بەڕێزان لەرکوێن سڵاوتان لەبێت. خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شا دەبم بۆ گفتوگۆیەکی تایبەت لەسەر سیستمی پەروەردەی ئەم وڵاتە و بە تایبەت لە ناویە خەمە گەورەکانی ئەو توێژاڵەی کە پێیان دەڵێن وانەبێژان. ڕاستی حەزمە کرد گفتوگۆکەم بە ئامادەبوونی وەزیر وایە و گفتوگۆیەکی زۆر چڕ و پڕ و زۆر زانخوازی واتە زۆر معریفی بواە، چونکە بەڕاستی بتەوێت دەستکاری هەر کۆمەلگایەک بکەی پەروەردە، سیستمی پەروەردە، وەزارەتی پەروەردە ئەو پنتەیە، خوێندن ئەو پنتەیە کە ئەتوانی کۆمەلگای پێ بگۆڕیت، ئەتوانی دەستکاری سیستمی بیرکردنەوە، دەستکاری ئەخلاقی کۆمەلگا، دەستکاری هەڵسوکەوتی کۆمەلگا، دەستکاری ڕەوشتی کۆمەلگا بکەی و پلانێکی درێژخایەن دابنی و ڤیژن و ڕوانگەیەکی دوورەخایەنت هەبێ، بزانی ئەو کۆمەلگایە لە ڕێگەی پەروەردەکردنی مناڵەکانیەوە بەرەوچۆ ئاراستاکەی. بەڵام ئەوەی کە من لەسەر سیستمی پەروەردەی ئەم وڵاتەی خوێنمەوە هەتاوەکو ئەمڕۆ لە دوای ڕاپەڕینەوە جگە لە فەزایەک بۆ کەڵەکەکردنی گیر و گرفت و کێشەکان هیچی تر نەبووە. دیارە لە تایتڵە لە مانشێتە هەندێ قسەی باقوبریق ئەبیستین کە خوێنکار سەنتەرە، خوێنکار ئامانجە و تایتڵەکەش لە وڵاتی ئێمەدا بریتیە لە پەروەردە. بەڵام هەتاوەکو ئێستا ئایا ئەو ڕوانگە ڕوونە وازەحە هەیە کام جۆری پەروەردە؟ ئایا لە ڕێگەی پەروەردەوە ئێمە توانیومانە ئینسانی کورد بکەین بە مرۆڤێک کە جیاوازی پێ قوبوڵ بکرێ، مرۆڤێک کە ئەوی تر قوبوڵ بکە، مرۆڤێک کە زمانی دیالۆگی هەبێت و ماڵاوایی بکە لە شەڕ و لە عیدوانیەتی هەناوی خۆی؟ ئایا ئێمە توانیومانە سیستمی پەروەردە لە وڵاتی خۆماندا وا لێ بکەین کە دیموکراتیەت لە سیستمی سیاسیدا قوڵتر بکاتەوە، فرەیی قوبوڵ بکەین، مافی ژن بپارێزین؟ ئایا بەشێکی زۆری ئەو گیر و گرفتانەی کە لەسەر شەقامەکانی بینین کە لەسەر فولایتێک خەڵک دەکوژرێ، کە ژن دەکوژرێ، کە خەڵک بۆ سەرەتاییترین گیر و گرفتە کۆمەڵایەتیەکانی خۆی هانا بۆ گفتوگۆ و دیالۆگ ناکا، بەشێکیشی گەنجن کە دەستیان بە خوێنەکان سوورا؟ ئەمە نامان باتەوە ئەوەی کە ئێمە جارێکی تر بە هەناوی پەروەردەی خۆماندا شۆڕ ببینەوە؟ ئەمانە هەمووی گیر و گرفتن، هەمویان پرسیارن، هەمویان مادەی بەدواداچوونن لە نامەکانی ماستەر و لە دکتۆرادا. بەڵام ئەمڕۆ باسی چیەکەم؟ باسی وانەبێژانەکەم. 9 ساڵە واتە لە 2014ەوە بە فەرمی دامەزراندن لە پەروەردەدا بۆ مامۆستایان نییە، لە کاتێکا ساڵانە بە سەتان مامۆستاخانە نشینە بن یا مۆڵەتی خوێندن وەرەگرن یا کۆچی دوایی یەکەن. لەکوێی دنیادا نزیکەی 150,000 مامۆستای وەزارەتێکی پەروەردە زیاتر لە 35,543 دانیان وانەبێژن. مامۆستای وانەبێژی وا هەیە لە وڵاتەدا 11 ساڵە خزمەتی هەیە کەچی تازە بە تازە پێیان ڕاگەاندووە جارێ پێویستمان پێت نییە. قسەیەک هەیە ئەڵێ مامۆستا ئاوێنەی خوێنکارە. ئەگەر مامۆستا لە کەش و هەلومەرجێکی دەرونی ساغڵەم و تەندروستا بوو، کاریگەری لەسەر خوێنکارەکەی دەبێ. ئەگەر مامۆستا هەلومەرجێکی باشمان بۆ ژیانی دروست کرد، مامۆستا بیر ناکاتەوە لە کۆمەڵێک کێشەی لابەلا وەکەوەی کە مامۆستای کورد بیری لێکاتەوە، بەڵکو بیر لەوا کاتەوە معریفەی خۆی قوڵ بکاتەوە، بیر لەوا کاتەوە بخوێنێتەوە، بیر لەوا کاتەوە ڕوویەکی گەشت و خۆش و بە پڕزانیاریەوە پیشانی خوێنکارەکانی بات. بەڵام ئایا مامۆستایانی ئێمە لەکوێدان؟ خۆیان لێرن، من هیچ ناڵم با بچمە سەر مێزەکەم. بەخێراتەن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. خۆشحاڵم بەخێر بێن هەمووتان، ئێوەش بەخێر بێن مامۆستایانی خۆشەویست. مامۆستا بورهان، بە حکمی ئەوەی کە گەورە ڕاوێژکاری وەزارەتی پەروەردەی و خۆشت پیاوێکی خوێنەواریت، ئەو پێشەکەی کە من باسم کرد و کۆمەڵێ پرسیارم خستە ڕوو و باسی ئەوم کرد کە بە تەنیا پەروەردە شک ئەبین کە ئەو شوێنەیە، ئەو پنتەیە کە دەستکاری کۆمەلگای خۆمانی تێدا بکەین. پەروەردەی وڵاتی ئێمە لێی ڕازیت، لە دوای ڕاپەڕین توانیمان ئەمە بکەین یا زیاتر هەر ڕۆتینە و ئیدارەی دەدەین؟ سپاس بۆ جەنابەت و بۆ ئەم میوانداریە و بۆ گرنگیدان بە پرسی پەروەردە. وەڵامی پرسیارەکەت مەبەستم ئەوە نییە بە پێچ و پەنا وەڵامی بدەمەوە، بەڵام ئاسان نییە وا بە ئاسانی حکم بدەین لەسەر ئەوەی ئایا کواڵیتی خوێندن یاخود ئاستی خوێندن
لە هەرێمی کوردستان لەکوێیە. طبعاً ئومێدمان ئەوەیە لەمە باشتر بێ، بەڵام لە سەرەتای ڕاپەڕینەوە تاکو ئێستا هەوڵ و تەقەلای بەردەوام هەبە لەلایەن وەزارەتی پەروەردە لە هەندێک قۆناغدا توانیومانە قەفزەی زۆر باش باوێن و ئەنجامی زۆر گەورەش بەدەست بهێنین و لە هەندێک کاتیشدا بەڕاستی تووشی قەیران و گرفت بۆ بووینەتەوە. نمونە ئێمە هەوەیەکی وازەحمان هەیە بۆ نمونە لە ڕێگەی سیستمی پەروەردەی وڵاتەوە ئەمانەوەی ئینسانی کورد چۆن پەروەردە بکەین، بەڵێ. ئامانجەکە چییە، تارگێتەکە چییە، لەکوێ داین ئەمانەوە بۆ کوێی بەرین. بەڵێ. شاراوە نییە لە بنچینەکانی فەلسفەی وەزارەتی پەروەردەدا هاتووە کە چ جۆرە تاکێک دەمانەوێت پێ بگەینین، بەڵام ئەوەی لەسەر کوڵەتی کە پرسیار هەیە ئایا لە ئاسێکی باشەیان خراپدایە، ئێستا ئێمە هەنگاوێکی زۆر گەورەمان ناوە بە موئەسسەساتی نێودەوڵەتی بەشداری هەڵسەنگاندنی تیمسمان کردووە. ژمارەیەکی زۆری قوتابخانە و قوتابیانمان بەشدار بوون، ئێستا داتا ئێنتێری تەواو بووە، خەریکی شیکردنەوەین ئێمەنە لایەنێکی جیهانی بەرپرس کە ڕانکینگی هەموو سیستەمە جیهانیەکان دەکا لە ماوەیەکی کەمی داهاتوودا پێمان دەڵێ ئێوە لەکوێن. ئێمە کەس بە دۆی خۆی ناڵێ ترشە. ئێمە مەبەستم چییە؟ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە پیاوێکی ڕووناکبیرە و پرسیارم لێ کردی و مەسەلەکە پێم وایە لە ترشی دۆ هەستیارترا. مەسەلەن 25 ساڵە کەسێکی وەکو بەڕێزە لە سلکی پەروەردەدای زیاتریش و ئێستش ڕاوێشکاریت پێدوانیە ئەگەر ئێمە بە جورئەتەوە تەشخیصی عیلەتەکانی خۆمان نەکەین، پێدوانیە غەدر لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین، پێدوانیە غەدر لە وەزیرەکەین، غەدر لە خوێنی شەهیدانەکەین، یعنی ڕازی بین لەم دۆخە؟ زانی ڕازی نین. ئەو تەنانەت ئەوانەی زۆر پێشکەوتوشن ئەبێ لە وەزعی خۆیان ڕازی نەبن هەتا بتوانن باشتر بن. بەڵام بەپێی ئەو داهات و ئەو شتانەی لەبەردەستن بەڕای من ئەنجامی گەورەمان بەدەستهێناوە. بەڵام ئەگە بڵێیت ڕازین نەخێر چاومان زۆر لە زیاترە و پێویستمان بە هەنگاوی زۆر گەورەترە و بەڵام بۆ نمونە من یەک قیاست دەدەمێ. ئەگەر خۆمان بەراورد بکەین بە عێراق بە شەکانی تری عێراق بە شاهدی ئەوان و بەو نیشاندەرانەی کە هەن لە ڕێکخراوەکانیش ئێمە زۆر لەوان باشترین، بەڵام بە قیاسێکی باش نییە. ئەگەر خۆمان بە وڵاتێکی وەکو کوێت بەراورد بکەین کە ملیارات دۆلار ساڵانە ئینفاق دەکا لە مەجای پەروەردە، تا ئێستا دەرهاوێشتەکانی بواری پەروەردە لە ئاستێکی ئەوە دانین تەنانەت ئێمە لە دوایین ئەسسمنتی کە یونیسێف کردی لە هەندێک لەوانە لە پێشترین لە هەندێک بابەتی وەکو بیرکاری و زانست، بەڵام ئەمە لە تەمۆحی ئێمە کەمترە. ئەگەر مامەسا بۆچی ئەوەندە چاوتان وردە بۆ دۆزینەوەی ئەو وڵاتانی کە خراپن؟ نەنە باشەکانیشت پێ دەڵێم ئەوانەی لە ئێمە باشترن، بەڵام حتمەن وڵاتی زۆر پێشکەوتو لە جیهاندا هەن کە ئێمە نزیکیشیان ناکەوین. بەڵام دڵنیام ئەگەر ئەو بارودۆخەی کە ئێستا هەرێم پێدا دەچێ ئەهوانتر بێتن دەتوانین ئەنجامی گەورەتریش بەدەست بهێنین. بەڵام مەسەلەن بۆ نمونە من 25-23 ساڵ پێش ئێستا پرۆگرامم کردووە، هەڵبەتە من مەبەستم ئەوە نییە کە دکتۆر ئالان کەم تەرخەمە یا شخصێکی دیاری کراو یا وەزارەتێکی دیاری کراو. لە ڕوانگەی ئێمەدا پەروەردە وەزارەتێکی سیادی نەبووە لە هیچ کام لە کابینەکانە. من بەرپرسیارم بەرامبەر بەم قسەی کەیکەم بەو دەلیلەی ئێستش مناڵی کورد دەڵێ لە مەکتەب بەرە بێن، بەو دەلیلەی نە لە معریفە نە لە کەیفخۆشی و ئینتەرتەیمنتە نەمانتوانیوە تەغزیەی دەرونی مناڵی کورد بکەین. هێشتاش مناڵی کورد زۆریان لە مەکتەبێکان دوو دەوام و سێ دەوامە، 8.5 بۆ 12.5 کەی تەغزیەی مناڵەکات وایەوان ڕاستە. بەڵام کێشەی دوو دەوامی و سێ دەوامی و نەبوونی بینایە و ئەم شتانە بەدەرن لە توانای ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو وەزارەتی پەروەردە. بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیومانە یەک پرسیاری سادە ئیترە چمە سەر مۆزوعەکەم بۆ ئەوەی کاتێکە مەبەستم وەڵامەکانی جەنابەت نییە، بۆی ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە بن و بەڕێوەیان بردووە، ئەگەر بۆ نمونە لە توانای حکوومەت بەدەرنیە یەک پرسیاری سادە و ساکار قەت بیرت لێ نەکردوێتەوە، بۆچی مەکتەب سیاسی حیزبەکان مەقەڕی حیزبەکان زۆربەیان لە باشترین مەکتەبەکانی مناڵی ئەم وڵاتە پێشکەوتوترن؟ بۆچی جوانترین دیزاینیان هەیە؟
بۆچی مەکتەبەکان ئاوا قوڕبەسەر و درزبردوو ڕنگبۆر و دێزن ئەمە پرسیارێکی نامعقولە پرسیارێکی معقولە بەڵام ڕەنگە وەڵامی ئەو پرسیارە لای من نەبێ وەکو تاکێک کە لە ناو وەزارەتی پەروەردەدا کار دەکەم بەڵام مەکتەبی چاکیشمان هەن لە هەموو وڵاتان مەکتەب هەمویان لە یەک ئازدانین ئەو گرفتانە کەم تا زۆر لە ناو سیستەمی فێرکاری زۆربەی وڵاتانی جیهاندا کەم تا زۆر دەبینرێن بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڵێ دەبێ قوتابخانە لە هەموو شوێنەکانی تر پێشکەوتوتر یەک پرسیاری ترەکەم پرسیارەکانم ئەڵێ من پێشووتر وتم بۆ ئەوانەی ئەم وڵاتە بەڕێوابن من ئەزانم وەڵامی ئەو پرسیارەم جزئێکی کەمی لای توە بۆچی بەشێکی زۆری مناڵی خۆپێداوەکان و مناڵی هەموو ئەوانەی کە موچەیان بەرزە کە پلەپۆستیان هەیە کە بەرپرسیارەتی گەورەی ئەم وڵاتەیان هەیە کە دکتۆرن کە مهندسی بەناوبانگن کە پارێزەری بەناوبانگن و دەسهاتیان زۆرە پشتیان کردوتە مەکتەبەکانی حکوومەت و ڕویان کردوتە کەرتی تایبەت زانی ئەوەش نزبیە کاکە ڕەنج نامەوێ وەڵامی پرسیارەکان بەلاڕێدا بەم بەڵام بڕوا بکە ئەو شەڕەی لەسەر هەندێک قوتابخانەی حکومی دەکرێ لەو خەڵکانەی کە خۆت ناویان دەنێ خوددا پێدا و یا خۆتەوانەی داهاتیان زۆرە و یان دکتۆرەوان هەر شتێکن هیچی کەمتر نییە لەوەی لە ینی داخوازیان لەسەر قوتابخانەی ناحکومی پێشکەوتو هەبێ بەڵام شاراوە نیە هەچ خەڵکێک داهاتێکی زۆر هەبێ لە ئەمریکاش مناڵەکەی دەباتە هاروارد بەڵام ئەوەش بزانە سایق تەکسیشمان هەیە و خاوەن داهاتی کەمیشمان هەیە دەرک بەوە دەکا کە وەبەرهێنان لە مناڵەکەیدا لە قوتابخانەیەکی باش ئەمە ڕاوبوچوونی وەبەرهێنان بریتی بێ لەوەی پشت بکەیتە کەرتی گشتی ڕۆکەیتە کەرتی تایبەت بە هەمان شێوە کەرتی تایبەتیش خۆ ی گشتیش زۆرێک لەوانەی لێرە هەمویان لە بواری پەروەردەدا کار دەکەن زۆرێک لە قوتابخانەکانی ئێمە ئیقبالی زۆر زیاترە لەوەی کە لە قوتابخانە ناحکومیەکان لەسەریانەوە ئەنجامەکانی شوا دەردەخەن کە لەوێ زیاتر یەکەمەکانی کوردستان دەردەچن بەڵام پرسیارەکەشت بەشێکی وەجهێ حەقیشی تێدایە دەکریشیکردنەوەی زیاتری لەسەر بکەین زۆر سپاس مامەستا بورهان ئەم ڕسمانە چی نێناوتن بۆ من ئێستا بینیم بەدەستەوە بەڵێ دەست پێ بکەین وڵا دەست پێ بکە بۆ ئێوە بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە مامۆستایانی وانەبێژ کاگڕند جێگای دەستخۆشیە بەڕاستی لە جەنابەت لە کاک ئاسۆ لە کاک سەنگەر بۆ دروستکردنی ئەو بەرنامەیە بەڕاستی حەز دەکەم کامیرەکە وەری بگری ئەوە مامۆستایانی وانەبێژن بەدایانی ئەوها ئێستا ئەوانە کۆچیان کردی خوای گەورە لێیان ڕازی بی شوێنیان باش بیت هەموو کەسێک دەمرێت بەڵام لێرەدا مەبەستەکەم ئەوەیە ئایا ئەوانە عەفوەن ئایا ئەوانە ئایا ئەو مامۆستاوانە بێژانە 5 ساڵ خزمەت 7 ساڵ خزمەت تێدایە ئێستا وەفاتی کردووە ئایا ئەوانە هیچ مافێکیان هەیە لە ئێستادا کەوەری بگرن کە منداڵەکەی بەس نییە بێبەش بووە لە دایک و باوکی بەڵام ئێستا 5 ساڵ 10 ساڵ توانە بێژی بکە هیچت بۆ حەساب نەبی وەکو خانە نیشیش حکوومەتی یارێمی کوردستان حەسابت بۆ نەکە یعنی ئێستا ئەو مامۆستایە من کە یەکەم وەرەقە کاگڕەنج ئاماژەی پێدا ئەو وەرەقەت بۆ چینەوە ئەوە هاوسەری یەکتر بوون دوو منداڵیان لە دوای خۆیاندا بەجێهێشت ئێستا ئەو هۆرد و مناڵەیان کە کچ و کوڕێکن کاگڕەنج ئێستا ئەوانە لە سۆزی دایک و باوک بێبەش بوون بەڵام ئەگە ئەو دایک و بابا دامەزرابان ئێستا یەشی 250,000 دەیکرد 500,000 بەسەر بلندی دەژیان ئەزانین لە زۆر وڵاتی دنیا چل جار زەریبە بیت ئەبی بە خانەنشینی دایمی بەڵێ بەڵام لە هەرێمی کوردستان ئەمە بەڕاستیش پێت بڵێم من بە ناوی 35,546 مامۆستای وانەبێژ لێرە من قسە دەکەم معاناتی مامۆستایانی وانەبێژ زۆرە ئەو مامۆستاوانە بێژانە بە ڕێزانە کە لێرە دانیشتینە سڵاو ڕێزم بۆیانەیە هەموو چیرۆکێکیان هەیە تایبەت حەز دەکەم ئەوە باز بکەم ئەوە مامۆستایەکی وانەبێژە مامۆستایەکی وانەبێژەوە لەگەڵ قوتابیەکەی لە ناو قوتابخانە دیاری دایتە قوتابیەکەی خۆی حەز دەکەم کامیرەکە وەری بگرێ ئەوە دیاری چییە دایتە قوتابیەکەی خۆی ئەوە مەکتەبێکی کوردستانە بەڵێ دایتیوی لەبەرچ بۆ ئەوەی قوتابیەکە سەرکەوتووە یەکەمی پۆلی خۆیەتی ئەوە لە هەرێمی کوردستان دوای تێپەڕبوونی 2 ساڵ ئێستا مامۆستایەکە و
قوتابیەکە لە جەنگەڵەکانی فەڕەنسا. بەڕاستی ئەوە کارەساتە، یعنی بەس نییە مامۆستا ناڕازیە تەواو قوتابیش ناڕازیە. هۆردیچیان لەوێندە یەکتوریان بینی ناوی قوتابیەکە سارەیە گاسی مامۆستای خۆی کردوتی من قوتابی تۆ بووم، من دەرست بە مندایە مامۆستا تۆ بۆ هاتی بۆ ئێرە. وتی وەڵی من گوزەرانی من وای کردو، وتی تۆ بۆ هاتی بێرە، وتی وەڵی منیش دایک و بابم ژیانیان باش نەبوو بۆیە من شاتمێرە. یعنی بەڕاستی ئێمە حەز ناکەین کەس سەری خۆی لە وڵاتە هەر بگرێ بچی کاگڕانچ. ئەمن کاک بورهان ئەمن تۆ قسەت دەکرد ئەمن بە هیچ شێوەیەک تەدەخولم نەکرا و هیوادارم کاتم پێ بدەیت. دامەزراندن بۆ هەموو چین و توێژەکانەیە، بەڵام ئەم جارە بۆ وەزارەتی پەروەردەشەیە، بەڵام بۆ مامۆستایانی وانە بێژنە، بۆ ئەو مامۆستاوانە بێژانەی کە واستایان هەیە دەستیان دەڕوا لە ناو حیزبن. ئەوەش بەڵگە لەسەر فەرمانی ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ئیمزایی دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوان. ئەوە بەڵگەیە، ئەوەش نێرایە بۆ وەزارەت یەکێک لە وەزارەتەکان وەزارەتی پەروەردە لەگەڵە خەڵکیش هەموو دزانی ئێستا لە سۆشیال میدیاش هەموو بەڵاو بیتەوە دە مامۆستای وانە بێژ بوونەتە گرێبەست. حەز دەکەمەوە بڵێ ئێمە کاگڕان تخوا حەز دەکەمەوە بڵێ ئێمە پێمان نەخۆش نییە هەر کەسێک دادەمەزرێت، بەڵام دامەزراندن بە پێی ڕێنمایی بە پێی خاڵبەندی هەر شتێک ڕاست بێ من لێرە دەیڵێن بەڵێ دڵنیام لە ڕاستیەکان حەز دەکەم مامۆستا ئەمن دوای ئەو بەرنامەیە پەروەردەکە تش پێ دەڵێم ناوی سەم لەسەرەوە دوای دەبێت من ناویوانە وەڵا ئێستا باس مامۆستا ئەم فەرمانە ئەوەی پێ بدە ئەوەی پێ بدە ئێرە نووسرای وەزارەتی بینیمە ئەم فەرمانە مامۆستا ئەمە نە مامۆستا دامەزراون نەوانە بێژ کراونەتە گرێ بەس بەو معنایە. ئەگەر وابێ بە وەزارەتی پەروەردە دەگوترێ احتیاجاتی ئێوە چیە ئەولەویەت بەکێ دەدەن ئێمەش دەزانین. ئەگەر کراوی چ دەکەین دەزانم کراوە چۆن کراوە مامۆستا چۆن کراوە بەڕێز سەرۆکی حکوومەت سەردانیام دەڤەرەی کردووە بەڵێ بە تێکڕای فەرمانگەکان نەقسێکی زۆریان لە موظفین هەبووە. ئەمە عەدەدیان چەندە؟ ئەمە 61 چەندی لە پەروەردەیە؟ دە کەس لە پەروەردە ئەمانەش بۆ ناو دیوان و ئەوانە بدا ئەوە لە ناو مامۆستا ڕێگەم پێ بدە لە سەحە لە شارەوانی لە هەموو لە پەروەردە ئەم خەڵکانە بۆ بەیانی لە خەستەخانەیەکی هەڵەبجە احتیاجێکی زۆر بۆ کۆمەڵە دکتۆرێک هەبێ یان لە نەخۆشخانەی شێرپەنجەی هیوە احتیاج هەبێ سەرۆکی حکوومەت چاوەڕێ ناکات دامەزراندن هەیە یان نییە. ئەم حاڵەتانەش احتیاجی فەرمانگەکانی ئەم دەڤەرە بووینە کە موظف نەبوو بتوانێت خزمەتی کەمترین خزمەت تەقدیم بکات. 6 مامۆستای وانە بێش پێویستین لە ناو هۆڵەکانی خوێندن دەوام دەکەن. ئێمە پێم نەخۆش نییە من سەرەتاش وتم، بەڵام ئەوە بە تەسکەی حیزب کراوە کاکە گیان تۆ لە من باشتر ئەزانی کاکە گیان دامەزراندنە کەبی بە پێ ڕێنماییە. من حەز دەکەم لێرە شتێک باس دوای هەوڵەکانی وەزارەتی پەروەردەی بۆ بەڵێ هەموو ئاگادار ئێستا ئەویش باز دەکەم بەخوا من ئێستا ڕووم هەیە بڵێم وەزیری پەروەردە کەسێکی باش من ئەوە بەڕاشکاویش وتومە، بەڵام دامەزراندن لە دەست وەزیری پەروەردە نییە بەڕێزیان لە دەست ئەنجومەنی وەزیرانە کاگڕەنچ کاگڕنج بە ئەوە کاگڕنج خوا کاگڕنج بە حەز ناکەم ئەوە تێپەڕێت چونکە وتی ئەوە بە پێی پێویستی کراوە جوانە فەرمانگەکان تەواو تۆ پێویستی لە ئاکرێ تو 2600 مامۆستای وانە بێشتەیە بخوا مەحقولە ئەتو بێ دەکەس بکێ گرێبەست. من ئەو پرسیارە لە جەنابەت دەکەم بە ئەوانەی تر لە قەزای معلوماتت هەیە لە ئاکرێ سەتات چەندی ئەوانەی وانە دەڵێنەوە وانە بێژن سەتات چەند بەڵێ ئاهمایە چەند مامۆستای سەتا 58 لە سەتی مامۆستایانی وانە بێش پەروەردەی ئاکرێ پێک دێنی 42 لە 100 میلاکە کەواتە ئەم دەڤەرە وێرانە لە مامۆستاوایە بەس حکوومەتێک وەزارەتێک ئەم داتایی لە بەردەست بۆ لە چەمال نەکرا بۆ لە پەروەردەی شەقلاوە نەکرا بۆ نەهاتن بڵێن ئێمە با لەو 35,000 مامۆستای کێشەیە بۆ قوتابخانە تشتەکە یعنی ئەوە کاتم پێنادا قوتابخانە نەبووە کێشەی قوتابخانەکانی کاتم پێنادا قسە بکەم ئەمن کە ئەو قسە دەکەم قسە ناکەم یعنی ئەڵێ بۆ قوتابخانە نەبووە کاکە ژیان ئەوە ئێستا بڕۆنە من ئەوانە مامۆستای وانە بێژ بوون پێمان ناخۆش نییە دامەزراون یعنی باش تەکە ڕوون بی تکایە بەڵام کەس هەر لە پۆزیشنی خۆیانان هەر لە موقعەتی خۆیانە ئێستاوانە دەڵێنەوە بوون بە میلاک بوون بەگرێ بەست لەسەر وەزارەتی پەروەردە بەس یەک دقە کاگڕنج با یعنی ئێستا پرسیارەکەم و من قسە ناکەم ئیتر ئێستا
بەپێی ئەم بڕیارەی وەزارەت کە شەممە بووە بە پشوو وانە بێژ زیاد بووینە یانە وانە بێش بەڵێ بەڵێ باشە کەس لەم وانە بێژانە پێیان وتراوە فەرمە بچوو ماڵەوە و تۆ بەڵێ بەڵێ من لە پەروەردەی ناوەندی ئەو لێر 150 مامۆستاد لۆ دەینم مامۆستاد ئێستا مامۆستا لێرە دانیشتیە گوتی بڕۆماڵە و مستحیلە کوردستان ناژیانە ئەو مامۆستا لێرە دانیشتیە بە بڕیاری وەزارەتی پەروەردە با لێرە ژانیشت بێ وتیان ئێمە پێویستیمان بە تۆ نییە بڕۆماڵەوە کاگڕەن چەندەکەی سم هەیە لە بۆچی مامۆستا ئەم زانیاریە ڕاست نییە ڕاز نییە کاگڕەنج ڕوخسەتە مامۆستای وانە دەست پێی وتراوە کاکی من بەست دەست هەڵبڕێت بەڵێ بەڵێ ئەوە سێ ئەوە سێ لەکەیەوە وانە بێژن ئێ دیارە ناوتان لەناو ئەو سیستەمە نییە ئەوە مامۆستای وانە بێژە 5 ساڵە 8 ساڵە مامۆستای من بەرپرسم لەو قسەی خۆم لەم شاشەیەوە هەچ کەسێک ئەو ساڵانەیە تۆ دەڵێ و ناوی لە سیستەمە ئادەی بزای ناوە لە سیستەم هەیە ئەگەر زیادیش بێت تاکە ڕەنج ئەگەر زیادیش بێ وەزارەتی پەروەردە فەرمانی کردووە بە شێوەیەکی کاتی بیان هێنە ناو دیوانی پەروەردە بەس بۆ ئەوەی بێ شایستە داراییەکانیان نەبن دواتر بە پێی پێویست دابەشیان دەکەینەوە بۆ شوێنەکانی تر کەس نەنێراوەتە ماڵەوە و بڕیاریش ئەوە نییە ئەمە کاریگەری لەسەر بە لە سیستەمەکەی ئای فەرموو ماوەی 9 ساڵەوانە بێژ ساڵ بەڕێوبەرەکەم گوتی پێویستمان پێت نەماوە و دابڕانت هەبووە مامۆستا دابڕانت هەبووە نەخێر خەلەلێکەیە بەیانی وەرە ئەیکەی تر ئەوانەی تر بزانین خەلەلەکانی تر بێتە لای من متابعی کێسەکەی دەکەم وعد فەرموو پار ساڵ دامەزرام 2022 لە 2023 مەکتەبەکە پێویستیشیانی پێویستیان بە من گوتی لەبەر پشووی شەمووی پێویستمان بەتون نماوە بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە خزمەتتان. بەڵێ بەڕێزان جارێک تر سڵاوتان لەبێت مامۆستا بورهان ئەم مەسەلە پێویستی بە تاقیبێکە ئەو بڵێ دەرکراوە و کابرا خۆی بەدەمی خۆی بڵێ دەرکراوم و ئەو مامۆستا خاتوونە بڵێ دەرکراوم و من بە کورتی وەڵام دەمەوە ئەم حاڵەتە هەیە خۆیەکدا قەباگی ئەم حاڵەتە هەیە وەزیر ئەمریکی وای کردووە بەس ئەڵم پێم وایە تا ئێستا نەکراوەتە نووسرا تەربیەکان ئەڵێن بە نووسرا بۆمان نەهاتووە کە دەرنەکرێن یا کە دەربکرێن کە هیچ وانە بێژێ نابێ دەرکرێت بە هەمووان گەیشت من ناوی مامۆستایەکەم لایە ناوە مەکتەبەکەی و تەربیەکەی 11 ساڵ خزمەتی وانە بێژی هەیە دەرکراوە دەرکراوە لەسەر چی لەسەر کەوتانت حیسە نەماوە بەشی تۆ بڕۆ لە ماڵەوە چاوەڕێکە احتیاط بە یعنی هەر ئەم هەموو ساڵی خزمەتەی ئەموانە بێژار بە پیاوەتیش بۆ حساب ناکرێت 11 ساڵ ناوی سیانەکەیم لایە ناوی مەکتەبەکەیم لایە ناوی تەربیەکەیم لایە حتا چۆتە ئەفو بەشی زیاتیە پیان وتووە جێگە نییە چۆتە لای مدیری تەربیە پەروەردەی ڕۆژهەڵات توتی جێگە نەماوە بڕۆ جارێ هەچ کاتێ شوێنمان هەبوو جێدینەکەین لە کەرکووکیشەم کێشانە هەیە کاکڕز با وازح بێ مەسەلەکە چۆنە پێشتر ئەم وانە بێژانە بە پێی سیستەمێکدان دراون کە لە 12 حسە کەمتر نەبێ ئەنجا دابدرێن باشە دوای ئەوەی کە حکوومەت وەزارەتی پەروەردە بڕیاریدا کە ڕۆژی شەممە بە پشوو ببێتە پشوو واتە ئەو حسانە ئەو بەشەوانانی کە بۆ 6 ڕۆژ دابەشە بوو پێویستی بە مامۆستای زیاترە ئێستا پێویستمان بە مامۆستایە بۆ 5 ڕۆژ واتە بەشەوانەکان بەشی ئەو مامۆستایانە ناکە ئەلێرەدا وەزارەت پلانێکی هەبوو پێش ئەوەی کە وەزیر بگاتە سلێمانی و لە تەک مدیر عامی تەربیە سلێمانیەوە بۆ وانەبێژەکان قسە بکە بڵێ ئەو قەرارە ڕادەگرین پلانێکە بوو کە ئەگەر هات و وانەبێژ زیاد بوو لە قوتابخانەکەی پێی نەوترێ بۆ ماڵەوە پێی بوترێ بە احتیاط ئەوە ناود لامانە چاوەڕێکە تاوەکو قوتابخانێکت بۆ دۆزین باشە بەس دوای 11 ساڵە خرێتەوەی تین لیستەوە ئێمە ملاحەزە قسەیە جوانە ملاحەزێکماندایە جەنابی وەزیر وەکو کەرکووک دێمە سەر کەرکووک من جەنابی وەزیر لە کەرکووک 700,000 کەسیان تەعین کردووە بە گرێبەست لەسەر حکوومەتی عێراقی فیدرال بەبێ ئەوەی حساب بۆ یەک حساب بکەن و بۆ دوان و بۆ 5 ناکرێ من لە کەرکووک بەوانە بێژێک بڵێم حسەکەت لە خوار 12 لە خوار دەیە بڕۆ بەش دووانە نەماوە ڕێستێک وەرگرە دوایی بانک دەکەینەوە هەر قبوڵی ناکە لەوانەیە بێتە بەردەم پەروەردەکەی من بەس دوو بەیانی دێتە بەردەم وەزارەت جەنابی وەزیروتی بۆ ئەو حاڵەتە دراساکەین و فعلا جەنابیان لە بەردەم
وانە بێژەکان لە شاری سلێمانی بڕیاری داوتی هیچ وانە بێژێک دەیەک دقا دەرناکرێ. وەکو ڕایشکاری وەزارەت کە جەنابی وەزیر بڕیارێکی وای فەرمووە ئەتوانی لێرەوە بڵێ هەموو ئەوانە بڕۆنەوە بۆ مەکتەبەکانتان؟ بەڵێ ئەمە گەیشتووە بە هەموو پەروەردەکان نا، ئێستا- بەڵێ ئەتوانم بەڵام بە مەرجێک مەسەلەن بە بۆ- مەرجێک هەیە ئەوەی مامۆستا دەڵێ لە زەرفێکاوانە بێژی بەجێ هێشتووە کە احتیاجی فعلیمان هەبووە خەڵکی تر ڕەنگە لە جێ دانرا ئێستا دێتەوە شوێنی نەماوە ئەمە فەرقە آخر نا، بەڵام ئەوە نا. بابا ئەمە من ئەوە بەڵام بە کورتی شایستەی دارایی وەرگرت. ئەوەی ناوی لە ناو سیستەم ماوە ئەوەی ناوی لە ناو سیستەم ماوە بە هیچ حجەتێک دەرناکرێت تەنانەت بەوەی کە ڕۆژی ڕۆژی بەیانی ئەمانەی کە شمولی ئەو قسەی جەناب تەکا کاکە. بڕۆنەوە سەردەوامەکەیان با بێنە لای من کێسەکانیان لەگەڵ خوشتی تربیەکانیان من متابعە سبەینە دەکەم بچۆرە لای مامۆستا بوران ڕەدتان لێکرابێ قبول ناکەم ئەمە بە کاس ئەمانەی کە لە بەرنامەی منانیا هەرچی کە لە وڵاتە گوێ لێتە هەچ کەسێک کە شایستەی دارایی مامۆستا. مانگی شەشی وەرگردووە هەموو مافێکی پارێزراوە ئەوانە وەزارەتی وەریان پەروەردە سکاڵای وەریان مباشر کردووە. لە وەزارەت هەیە دەنگی هەمووان دەگا وەڵڵەهی هەچ کێسێک هاتوێ متابعەمان کردووە و مافیشمان بۆ گەڕاندۆتەوە بەڵام تۆ تەسەورەکەی من دانە گەڕابم بۆ وڵاتەیە یەکێک کێشەی هەبێ بێنم بۆ بەرنامەکەم نەخێر ئەوە کێشەیان ئێمە عینەیەکە بەڵام ئەبێ ورد بینەوە لە کێسی هەریە ئەو کاک برای من تەواو ئەوە ئاڵ هەموو مەرجانەی تیا کە جەناب بۆ ئێستا فەرمووە ئاڵێ بەڵام کێ ئیسپاتی دەکا ئەولیات مامۆستا بوران والله من تاکیدم ئەیان ناسم مامۆستا بوران بابا من ناڵێم ڕاست ناکەن کاک بوران من والله 150 مامۆستای وانە بێژ ئەو بەڕێزە دەڵێ بەپی ئەو ڕێنمای ئێستا لە پەروەردەی ناوەندی هەولێر لادراون هەموو مەرجەکانی شیانتیا هەموو مەرجەکانیانی شتێدا کاک ڕنج با من ئەوە بڵێم ئێمە کە بەهۆی مامۆستایانی وانە بێژن ڕێزمەیە بۆ کرێکار من خۆم کرێکاریم کردو پێش ئەوی بچمە کولێ ڕێزمەیە مامۆستای وانە بێژ تعامل لەگەلی دەکرێت وەک کرێکار لەگەڵ ڕێز و حرمەتم مامۆستای وانە بێژ دادەدنێ بەپی پێویستی ئەگەر ڕاستیە بڵێن ڕاستیە بەپی پێویستی بە شەوانە کە بە شەوانە من دەڵێم ڕاست نییە ئەگەلێم نیگەران والله ئەمن لێ نیگەران نابم بەڵام ئەمن بە بەڵگەل و دەسەڵمێن تەوزیحێک بدەم بە دوو دقە وڵات تۆ نایە قسە بکەم ئەمانە هەموویان لە پەروەردەکاریان کردووە سیستەمی وانە بێژی جاران لە زمانی مەلیکەوە با جمهوریەکانەوە و بە دوای ڕاپەڕینەوە تام دواییانە بە شێوەیەک بوو مدیری مەکتب وانەیەکی شاغر دەبوو 2023 جاری وە هەبووە وانە بێش 30,000 وەرگرت وە لە مانگێکە ئەگەر عوتڵە و شتی تیاابێ ئەوەی ئێستا کراوە ئێمە پێ ڕازی نین ئەمانە شایستەی زیاترن بەڵام کاکە دەستکەوت نەماوە ئەوان چاو لە ئێمەیان کرد کاکە سیستەمی ئێمەیان چاولەوان کەنەوە بەگرێ ئەگەر شایستە داراییەکانی وەکو بۆ خۆیان خرج دەکەن بۆ ئێمە بنێرن ئەسڵەن ئێمە وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی و ئەنجومەنی ڕاژە بە فەرمانی خودی سەرۆکی حکومە ڕێککەوتون کە چۆن ئەمانە بکەین بەگرێ بەس وەکو هەنگاوی یەکەم و دواتریش هاوشێوەی گرێبەستەکانی تر حتمما دەبن بە هەمیشەی بەڵام یەک دقا من ئەزانی چی خەریکە من لەسەر ئەمە ماوەسا بورهان بۆی ئێمە سەر لەسەر دوو سێوانە بێژ لێرە ڕانەوەسین ئێمە بەعام بۆ کوردستان ئەمە ئەم بڕیارە بە دواداچوونێکی بۆ کرێ بۆ جێبەجێکردنی چونکە ئێمە بەڕاستی خەڵکێکی پەیوەندیمان پێوەکەوانە بێژە 10 ساڵ و 11 ساڵ ئەلەن بە شەوانە نەماوە تۆ بێڵیتەوە بۆ ماڵەوە احتیاط بە فەرمانی وەزارەت بۆ ماڵەوە فەرمانی وەزارەت مامۆستایان هەڵوێستان چییە؟ ئەوەیە ینی ئێمە تاچی لەسەر برارەکەی وەزیر دەکەینە کە بێ جێبەجێکرێ ئەگەر جێبەجێ نەکرا بەڕاستی ئەگەر لە یەکەم ماوەسا ئەم هینە نەمان بینە بکرێتە نووسرا و کە نابێ هیچ وانە بێژە ئیوزندرێت تا ئێستا جەنابی وەزیر لە لێدوانەکان قسەی کردووە نەمان بینەوە بەڕاستی ئەمە یەک دوو لە پەروەردەکان گوێڕانڵین جاری وا هەیە بۆ ئەمە ئەبێ لە پەروەردەکانە تەشیدیان لێکرێتەوە مدیری زاتیە مدیری تەربیە بۆی نییە وانە بێژ ئیزن بات مامۆستا قسەی وەزیر ئەمرە فەرمانە من نووسراوی نەکردەوە بڵە دەریان مەکەن مامۆستا من قسەم یەکێتی مامۆستایانیشی چییە؟ ئیشمان ئەوەیە کە بە دوواداچوونەکەین جەنابی وەزیر لە من وتومە جێبەجێکەن باشە مەسەلەن بۆ نمونە یەکێتی مامۆستایان ئەبوایە پێش ئەم بەرنامێ ئاگای لە کەیسی ئەمان هەبووە نەک بڵێ وەڵام من یەک دانا ناسم 11 ساڵ خزمەتی هەیە ئەبوایە یەکێتی مامۆستایان تەشبیه نەبێ بە کفر نەبێ قیبلەی ئەمان بووە ئەبوایە بەهاتایەتە لای تۆ بیزانایە کە تۆ محامی ئەوی هەتاوەکو دوا مامۆستای ئەم وڵاتە تۆ دوای ئەکەویت
بام لەسەوە جوابێکی بەمەوە چکەوە حەقی خۆیتی تۆ تۆمەتێکی بۆی شێتی ماوەسان من تۆمەت دروست ناکەم من ئەڵەم بزانیان گومانێکی برد ئاگامان لێ لە هەنگاو بە هەنگاویان بە بەردەوام پەیوەندیشمان لەگەڵیان هەیە هیچ بەیان نامە و یاداش و سەردانێک نییە بۆ لای وەزارەتی پەرۆدە و دارایی و حتا ئەنجومەنی وەزیران ئێمە کێشە و گرفتی ئەمانمان باز نەکردبێ وە لە خۆپشانداکەنشە ئێستا ئەمە بەچی دەرکراون ئەمە 6 کەس لە بەرنامەکەی منە ئەزانە لەو بینەرانەی کە ئێستا گویان دڵنیان بە من ناگات چەند کەسی دەرکرا ئێمە ڕازینین بەم پین و پەڕۆیی کە بەڕاستی وەزارەتێکا کە ماغانە 350,000 بەوانە بێژێ ئەینێرە وەلادێکی دوورە دەست ئەسان و پارە هەمووی خەرجەکە و خطورەتی ڕێگەی هەیە ماڵ و خێزانی هەیە هیچ شتێکی بۆ سەرم نابێ ئەمە ئێمە وتومانە ساڵانە ژمارەیەک لەم وانە بێژانە بکرانەتە گرێبەت ئێسم کەڵەکە بوونە ڕووینە ئەیە ئێستا ئێمە لە پەروەردەی شاباژێر لە 100 وانە بێژە ئەمە زۆر نامەعقولە مدیری مەکتەبمان هەیە وانە بێژە ئەمە زۆر لە سیدەکان و لە هەندێک شوێنی گەرمیان مەکتەب هەیە لە مدیرەکە معاونەکە کۆی مامۆستاکان هەمووی وانە بێژە بەڕاستی کارگوزارەکە فەرمیان کێشەیەکی قوڵە ئەبێ ئەنجومەنی وەزیران بە جدی بێتە سەر خەد ئەمە حەلکە ئەمە ئەوەی کە تۆ معاناتی مامۆستازانی ئەمە کاریگەری لەسەر ئاستی خوێندن چییە کاریگەری لەسەر شڵەژانی فەزای مەکتەب چییە کاریگەری لەسەر تێکچوونی سیستمی پەروەردە چییە کاریگەری زۆر سلبی بەجێشو چونکە هەمیشە ئەوانە بێژانە خۆیان بە مۆقەتەزانە هەموو دقەیە چاوەڕێن تەلەفۆنێکیان بۆ بکرێت ئەوە تۆ بڕۆ بۆ ماڵەوە تۆ ئیشمان بە تۆ نەما بەڕاستی ئەو میلاکی هاتە جێگەت ئەمە گرفتە بەڕاستی ئێمە قوتابی دەرەوەی شار بەڕاستی باجی ئەمە ئەیە بێ قوتابی دەرەوەی شار بەڕاستی کە خەڵکی ڕەشوڕوتن ئەبێ ئەم مامۆستایانە مەفروضات تەعینی ڕسمی بن گرێ بەس بن دەورەیان پێ ببینرێت بۆی بتوانە ڕۆڵ و ئەرکی خۆیان بە چاچی جێبەجێکەن بەڵام کاتێ وانە بێژ هەموو دقەیەک چاوەڕی ئەوە کە دەربکرێت بەڕاستی ئەوش بە نامۆرتاحی بە حاڵەتێکی کاریگەری لەسەر ئاستی خوێندنی قۆناغە بنەڕەتی و سەرەتایەکان چییە زۆر کاریگەری بۆ لەسەر پۆلی چەند گۆڕانکاری بە جێگە و شوێنیانەکە بەردەوام ئەمانە وایە مەسەن خولیان پێ ببینرایە بە قۆت کرانایە ئەمانیش دانیشتن وەکو هەموو مامۆستایکی میلاک پلان و بەرنامەی خۆیان هەبێ بۆی ئەرکەکانم بە چاکی جێبەجێ بکەن بەڕاستی بەڵام بەڕاستی ئێمە وا نابینی وانە بێژ هەمیشە بە خەڵکێکی موقەتە بینین هەموو دقی ئێمە تەوەقوعەکەین دەرکرێن هەموو دقی باشە لە زۆر وڵاتی دنیا لە قۆناغە بنەڕەتیەکانە یەک مامۆستا هەیەتای گێنێتە پۆلی 6 لەگەڵ ئاڕوا وەکو دکتۆری خانەوادە ئەی لێرە دەموچاو زۆرە گۆڕە نازانم بەسەکەت وەکو مەبەستێتی بۆ یەک بابەتیش بۆ یەک بابەتیش سیانە خۆی کە نەبوونی دامەزراندن نەبوو گرێبەز نەبوو ئەم مامۆستا ئەی باشە خەڵک کۆچی دواییەکە خەڵک واز دەهێنە خەڵک خانە نشین دەبێ خەڵک یعنی کۆچ دەکا ئەی ئەمە هەر خەڵک تاعین نابێ بکرێتەوە لە قسەی مامۆستا عەلی بم ینی بۆچی بەردەوام دامەزراندن هەیە بۆ سلکەکانی کە و بوارەکانی کە جەناب فەرمووت پەروەردە ئەبوایە وەزارەتێکی سیادی بووایە بەڕاستی بەڵام پەروەردە بەڕاستی لەگەڵ ڕێزمان لە حکوومەت هێرمە شتێکی لاوەشی لە 2014 40,000 کەس مردووە و خانەنشین بۆ وازیەناوە کەس ناخرێتە من نمونەت پێ کەس خراوەتە شوێنی نەخێر لە پەروەردەیە نەخێر بەس لە سلکی عسکەری بەس ئەمە هەموو شتێک تێک ناچێ کاگەی ڕەنج پێویستە بەڕاستی جۆ لە منگرا لە سلکی عسکەری و ئەمنیە بەردەوام دامەزراندن هەیە و زۆر جا دامەزراندنەکان پێویستیش نییە من نمونەیەکت پێ بڵم لای سەر تاشە سەرتاکەم وتی من دامەزراوتم چۆن دامەزراوی وتی فڵان کەس مفەوەزە چۆ بۆ خارج منیان بە لە بریدا نەخسەتە جێگەی وتم چۆن دانراوتی بە شادی 6 بنەڕەتیوە بووم بە مفەوەز مانگی 700,000 هەیە ئەی ئیشە چێوتم وتی حیمایی کوڕی مەسئولێکم باشە کەواتە من لەمەوە دەیان کەسی تر و هەزارانی سەرەتاییەوە دا ئەمەزرەی بەڵام بە بەکالۆریۆسەوە دا نامەزرێ 150,000 کەواتە ئەبێ بەڕاستی مراجعی ئەمە بکرێتەوە نابێ پەروەردە وەکو شتێکی لاوەکی سەیکرێ پەروەردە ئینسان دروست دەکات ئەرچی هەمومان یعنی نە حکوومەت و نە وەزارەتی پەروەردارایی خێر ناکەن بەوانە بێژ ئەرچی خۆیانە واجبی خۆیانەکە ئەویان بۆ جێبەجێ ئەی پارەکەیان وا گریمان بۆ نمونە دەریان ناکەن ئەم پارەیە بەشی چوونەکات بەشی هاتنەوەکە بەشی خواردنەکە بەشی مناڵەکە بەشی ژنێنانەکە بەشی شوکردنەکە کاگرانج سپاس بۆم بەرنامێ بە خێراتنی بەڕێزانە و ئەو گەنجانەکەم وڵای ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەوەی کە دەرکراون و دەرنەکراون با ئێمە جارێک پێش ڕوودا و نەکەوین ڕاستە بە شەوانە لە ناوەندەکانی خوێندنە دابەش کرا بەس هێشتا خۆ داوام دەستی پێ نەکردووە ئەو قسەی جەنابی وەزیر و ئێستا کراوە بە بڕیار و یا نەکراوە هێشتا نییە بۆچی هۆکاری چی بوو ئەمە من قسەکەی جەنابی سەیریکە بە کێ پێوتوە بەڕێوەبەر پێوتوە سەیریکە بووی نییە پێی کە جەنابی وەزیر و توێتی کەس دەرناکرێ ئاخر تاکەی مەسەڵەن بەڕێوەبەرێک ئەزانی هەندێک بەڕێوەبەر هاوڕاتم ناتوانێت کردوێتی
کاگەڕنج کردوێتی خۆ ئەز من ڕەنگە یەکشت ڕەنگە پێ بڵێ، ئێوارەنانی پێم توێتی ڕاست دەکات. ڕەنگە ئەو ژنە گریابێ وە کاک وایە وایە کاگرنج بەڵام کێشەکە لە چیایە یەکەم جار ئەوە بوو بڕیاری شەمان کە کرا بە ئۆف دڵە ڕاوکێک و قەلقێکی زۆری بە تایبەتی لایوانە بێژان دروست کرد جەنابی وەزیریش لەو قسەی کرد وتی هیچ وانەبێژێک دەرناکرێت بەڵام لە ئەی زەلامێک بۆی هەیە لە خۆیەوە نەخێر. پێش کەسی زنبات بەڵێ نەخێر ها؟ ناتوانێت لە بەس کردوێتی. دەسەڵاتیان یە کە کردوشێتی کاتێک ئەتوانێت کە موچە وەرگیرا موچی داهات وەرگیرا ئەگەر هی ئەویتیانە بوو ئەو کاتە بۆی هەیە بەردەمی وەزیر و بڵێن مامۆستا بورهانیش بگرێ بڵێ تۆ واوتووە بۆچی من دەرکراوم جا لێرە من ئەمێ لۆ دەست پێ بکەم با پێش دەباشە مەسەڵەن مامۆسا من لە نیەتی تۆ تێگەم کە مادەم ئەوەندە بە ڕیلاکسی باسێکی هەستی خۆتم بۆ باس کە بەیانی پێ بڵێن لە سەرپەرشتیاری مێرەوە ئەوە کارەساتە مامۆسا کارەساتەکە کێ دروستی کردووە حکوومەت دروستی کردووە لە ئەزەلۆ کە هێناوێت یەکینا ئەو گەنجانە بۆچی یانی من لەگەر ڕێزمە پێیان ئێستا لاوانێ لا هەندێک مامۆسای نمرە دوو بن دەرەجە دوو بن کە کامە کارەساتە ئەو مامۆسای پێویستی بە ڕێنیشاندان هەیە چۆن هەبێ مەسەڵەن چۆن بتوانینەوەی داهاتوان کوڕێکی گەنجی نەوت لە خۆتەوە بە مەزاج بەبێ ئەوەی کتابەکە پێ ببینێریتە ماڵەوە کارەسات لەوەیە ئەم دەسەڵات و بڕوا بەخۆبوونە لە کوێ دێنن جای کێشەی ئەمە لە چیایە کاگران دەکەمەوە ناردنەماڵەوە نییە لەوانەیە بە شەوانەی ئەگەر جێهێشتنێک یان داڕانێک بە شەوانەی ئەوە نەدراوە هەمویان ئەرێپیان وتون بڕۆنەوەیان وتووە ئادە ساڵ بڕن دە ساڵ بڕنزانم ئەوە هەمووی دە ساڵ کەم و کوڕیە ئەوە هەڵەیەکە کراوە و حتا گریمان مامەسا غەڵەتێکی کردبێ گریمان بە پێی لۆجیکەکەی جەنابەت بەس ئەبێ خەڵکێک میکانیزمی بەدواداچوونی ماف و شت هەیە بەس ئەوەیە سەرپیان و تۆ بڕۆ ئێزان بەس ئەو بۆ بێدەنگ ئێمە کەیسەکەمان ئەوەنی هاتۆ دادی خۆی ناوەتە لای جەنابی قازی ئێ باشە بەس پێش لەو تربیەت گوێ لێ نەگیراوە بابێتە گشتێکە با ئێمە کەیسەکەمان لەوە بچووک نەکەینەوە کە بە شەوانە بەس من پرسیاری ئەوم لێ کردی ئەم موچەیە بەشی ئەم هەموو نهائیان بەشی ناکات و گەورەترین تاوانە بەرامبەر ئەی تۆ ئەڵی کاریگەری لەسەر سیستمی خوێندن چییە لە وڵاتە کاریگەری زۆر خراپە بێت زۆر نەرێنیە بێ کێشەکە لێرەوە لە چییە لەم وڵاتی ئێمەیە هەمەیە قسێ بکەم فیشەکێک بە نرخترە لە دەیان مەکتب لە دەیان قوتابخانە کارەساتەکە ئەم قسەیە لەوەوە کەم کە بەڕاستی وەکو مامۆسا باسی کرد هەتاوەکو وەزارەتەکانی تر وەستا بێتەوەوانی داهاتیان هەیە وەزارەتی پەروەردار بیری لێ ناکرێتەوە بەڵکو وەزارەتێکە بارگرانە بەسەر حکوومەتەوە وەزارەتێکە کەمترین بوچەی بۆ سەرفەکرێ وەزارەتێکە کەمترین ئیتیمام و گرنگی پێ ئەدرێت لە کاتێکە لە کاتی خۆمانەکەین باوە نەزانینەوانی تریشمان بێگومان ئەی بیرتان نایە 1800 شەهیدمان بۆ هاتەوە بە ئاڵای کوردستانەوە ئەوانە نەبوون کە بەرگریانە کرد ئەو ئاسایش و ئەوانەش گرنگن بەڵام لە پێش ئەوانەوە من ئەوە ئەڵێم چونکە وەزارەتی پەروەردە وەزارەتی دروستکردنی ئایندەی وڵاتە ئایندەی نەتەوە لە وەزارەتی پەروەردەوە دروستە بێ ئێمە ئەتوانین بەو بەڕێزانە ئەتوانین تاکێ دروستکەین لە داهاتووە ببێ بە داعش ببێ بە مافیا ببێ بە هەموو شتێکی خراپ باشە ئێستا ئەو ئەگەر ئێمە ئاوایی یاری بە هەست و سۆزیان بکەین و هەی دەرەکری و هەی دەرناکری و معاشەکە و زیاکە بێ باشە بە چه هەستێکەوە بچێت وانە بە مناڵەکانی من و تۆ بڵێتەوە چۆن بتوانێت پەیامەکەی خۆی بگەێنێتەوانە کە لە مدیرەکەەوە موقت و وانە هەتاوەکو کارگوزارەکە هەر پێچەوانەی یاسایە چۆنەوێ بەڕێوەبەر کە خاوەن ماڵ ئەوە بێت بە میوان سیر بکرێت لە کاتێکە ئەمە کارەساتە بەڕاستی ئەمە لە چیەوە هاتووە دانانی یاخود ئەوەی کە تۆ ئەیکەی بە میلاک بەسەر وەزارەتەکان پێویست وەزارەتی پەروەردە لە پێش هەموویەوە بێت چونکە تۆ مامۆسا دروستەکەی بەوە شەو نەوەساون هۆکاری ئەم زۆری وانەبێژیە چییە لە 2014 بەهۆی قەیرانەکەەوە هاتن هەرچی مامۆسای میلادی لادێ و دوورەدەستەکانەیە نەقلیانکردنەوە بۆ ناو شار ئێستا زانی فەیزێکی زۆرمان هەیە لە ناو شارە تۆ زانی ئێستا مەکتەبمان هەیە من نەزانم مامۆسای تایە لە هەفتەیەکە 4 بە شەوانە ئەڵێتەوە من حسابم کردووە هەموو وانەیەکە ئەڵێتەوە 250,000 دینار لەسەر حکوومەتەکەوێ وانەکەشی وەکو پێویستە لەگەر ڕێزم بۆ کەسایەتیەکەی بۆ لەبەرەوەی کە هەموویمان هێنایە بە حسابی خۆمان چارەسەری کێشەمان کرد نەبوونی پلانەوە نییە کە تۆ بەنجیکەی ئێستا بیخیتە ساڵی داهات و ساڵی داهات و بخیتە دواتر ئایوانە ئێوە وەکو سەرپەرشتیار بۆ کە ئەڵێن وانەوتنەوەکەشی وەکو پێویست نییە خۆ هەر ئەو مامۆستایە وانە هەر مامۆستایەوە زۆرمان هەیە بەڵێ بێگومان هەمانە لضرورەتی ئەحکام باشترە مەکتەب دابخرێ یانوانە بێژێک وانە بڵێتەوە حتمما بەردەوام بوون و بێگومان ڕەخساندنی هەلی خوێندون بە مناڵانە باشترە ئەگەر لەو ئاستەمە ئەگەر وەکو پێویستیش نەبێ بەڵام ئێمە کرێت چاکیکەین کرێ بە بەردەوام هەوڵی چاکردن یعنی ئەوەی ئێستا بۆ ئەمانە کراوە کەمە بەڵام عەرد و عەسمانی فەرقە لەگەڵ ئەمانە پێشتر پێر ئەسڵەن عێراق دوای ئێمە چاوی لە ئێمە کرد
بەڵام ئەوان شایستەی دارایی ئێمە نانێرن ئەگەر هاتبووە وەکو عێراق هەمومان دادەمەزراندن بەڵام ئێستا وەختی ئەوەش نییە بەست خۆ بە فرسەتێکە ئەو هەموو دەنگانەی هەموو شت بدەنەوە بەغدا و نازام چی ئەرێ و خەڵکانە لەکوێن ئێستا یعنی کاکە گرفتی سەرەکی کاکە گرفتی مامۆستا لەوەی سەر چاوە دەگرێت بە شایستەی دارایی بێگە حکوومەت خەڵکی دانەمەزران پێش ێوە قسە دەکەم لەناو حکوومەتیش بەڵام کاکە ئێستا حکوومەتێک نەتوانێت زۆری ئەم گرفتانەی ئەمڕۆنیە سەردەمێک بۆ ئەهات هەر ئەم کێشانەمان نەبوو ناوەڵەکە دەهات زۆر ئەسڵەن گلەی لە حکوومەت دەکرا کە بە لێشاو خەڵک دادەمەزرێنی لە 2014 لەو کاتەوە هەر ساڵی باشە بەس ئەوانەش موچیانەوێت ئێزانم کاگڕەنجی ئێستا ئەگەر هاعنی هەرچی دەرگای ئەم دنیاە هەیە خوا هەموو دەرگایەکی لەوانە بێش داخستووە نەکوانە بێژە ئەمە لە هەموو سێکتەرەکانی تریش گرفتەکە هەمان شتە لە خۆبەخشی پزیشکیش وایە لە بەس مامۆستا عەتاڵێ ئەگەر ساڵی نسبەیەکی کەمیشدا ئەم نسبەیە بەپێی ئەم هینەی مامۆستا عەلی چۆن هەڵی دەبژێری گرفتێکی زۆر گەورە کەڵەکە بوو ئێستا ئەگەر هاتوو بێ بەراوردکەی لە ستانداردی جیهانیا چۆنە بۆ نمونەت چەند قوتابی بۆ مامۆسایەک دەرخانەکرێ مامۆستا بوران ژاگەدارە ئێستا لە ئاستی ستانداردی جیهانیین وەکو گشتی یعنی ژماری مامۆستا و قوتابیمان گونجاون بێکەوە بەڵام کێشە لە چیایە لە دابشکردنەکەیە لە ناو سنتەری ئەمە لە ڕووی کوانتیتیەوە بەڵێ لە ڕووی کوڵێتیەوە کێشەکەمان لەوەیە لە ڕووی ئەوەوە چۆنە لەی زیادە فلینتاج لە ڕووی چەندێتیەوە ئەی لە ڕووی چۆنێتیەوە زیادە فلینتاج وەسوء فی تەوزیعمان هەیە ئێمە ناو شارمان پڕ کردووە لە میلاکەکان و مەکتەبی وا هەیە هەشتا مامۆسایتیایە دانیشتون مجموعەیەکی دەرزێتەوە مجموعەیەک دانیشتووە کێشەمان ڕاگرتووە گرفتمان بۆ دروست بووە خەڵک هەیە 18 ساڵە لە چۆمانە نایهێنینەوە کە بە شێوازێکی کە وەکو مامۆستا عەتا باسی کرد لە بریەوەی کە تۆ بە شێوازی کە بیکەی وەرە تۆ مخەساتێکە باە بەو با ئەو لێ ئەمانە لەگەر ڕێزما دەستخەڕۆمان نەکردنایە لە وەزارەتی ساڵت چاوەڕێکن کە تاعین بکرێ ناشکرێت باڕوونکردنەوەی بدام لەسەر مووقفی مدیرەکان لە موانە بێژانە ئەم وانە بێژانە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە مدیری داتیەکان مدیری ژمێریاری مدیری ئیشراف هەمووی ملزەم کرا کە گەندەڵی نەکرێ کە متابعە بکرێ هەموو وانە بێژێک بە 12 حسەوە دابنرێ ئەگە بە 12 حسەوە دانرا لە قوتابخانەکە حسەکانی لەوە زیاتر بوو چووە سەروی 15 لە 250,000 300,000 لەوەشا گەندەڵی هەیە نه مەبەستەکە چییە مەبەستەکە ئەوەیە کە لە 12 حسەویان 10 حسەیان بۆ 4 حسە محاضردا ننرێ باشە خوا کاکڕزیدەکە گەندەڵەکە لێرە ئەوەیە کە ئێمە وەکو مدیر تەربیەکان متابعەکەین ئەم محاضرانە بەحەق دابنرێن لە 12 حسە لە قوتابخانەکە بوو دابنرێن باشە داماننا ئەوانی لە سەروی 15 بوون 300,000 ماندا پێیان ئەوەی چووە دەرەوەی لا دێ بە پێ ڕێنماکان 350,000 ئەم وانە بێژانە خەڵکی زۆر چالاکن گەنجن ئیبداعیان بۆ ئێمە کردووە لە کەرکووکە باشە بەس ئەمە هەر ئەمە سەیریکە مەکتەب ئەو شوێنەیەکە ئەبێ فێری عەدالەتە بکە ئەبێ مناڵەکەوا لێ بکە متمانە بەخۆبوو بێ بە ئینگلیزی کۆنفیدنس بێ وایە ئەبێ هەز بکە هەز بە ئاسایش بکە ئەو مناڵە بەڵام مامۆستایەکی وانە بێش کە ئەبینێ بە 12 حسەوە 1 ملیۆنێ وەرەگرێ و ئەمیش 250,000 کاریگەری لەسەر مەزاج و دەرزوتنەوە و دەموچاو و جل و بەرگ و هەموو شتێکی چییە دوای ئەم ناوبڕا ئەمەوێ حیاتم تۆ لە کەرکووکەوە هاتووی ئەمێ باسی کەرکووکیشم بۆ بکەیت چونکە ماوەی پێشوو داخێکی زۆرم خوارد ئەو لێشاوی کە خەڵک ڕۆژگارێ مناڵەکەی بردە مەکتەبی کوردی خەڵکم بینی هاتن بە خۆمیانوت وتیان بەهۆی ئەو فەرامۆشکردنەمانەوە هەندێک خەڵک ئێستا مناڵەکەی لە مەکتەبی کوردی دەرەکە ئەیباتە مەکتەبی عەرەبی تۆ هاتووی لێرە باسی ئەوە بکە چونکە ئەگەر ئەمان یەک جار معاناتیان هەبێت و ئەبێ کوردبوونەکە و 5 جاری ئەمان معاناتە هەبێت و هەوڵ بەی دەست خەیتە سەر برینەکان و بە مەڵهەمێکەوە هاتبی بۆ دەرونی خەڵکی ئەم وڵاتە باشە بنەرانی هێژا ئەگەڕێن بەڵە بەرزانجارێک تر سڵاوتان لەبێ هەرچەندە هاوکارم ڕەنجە جەمال ڕاپۆرتێکی حازر کردووە بەڵام
لە مامۆستان پرسی بوو کەرکووکە حیاتەکە وەزعی چۆنە، مامۆستایانی کورد وەزعیان چۆنە، وەزعی خوێندکاران چۆنە، وانە بێژان چیەڵێن، بە قسەی خۆش و پڕەوە هاتووی بۆلان ئەکید چییە قسەکانم؟ من پەیامێکم بۆ وانە بێژانی کەرکووک و هەموو ئەو گەنجە بەڕێزانە کە ئەمڕۆ مامۆستای وانە بێژن و بۆ هەموو وانە بێژانی هەرێمی کوردستان. وەزارەتی پەروەردە پلانیە بوو لەگەڵ وەزارەتی دارایی بە تەوجیه لە ئەنجومەنی وەزیرانەوە کە ئەحسایە بکەن و دیراسەی کەن کە هەمووتان بکرێنە گرێبەست یان دامەزراندن. چەندی تێچێ و کولفەی پارەکە چەندی تێچێ و ئایا گونجاوە بکرێ یان وەزارەتی دارایی لە ئیمکانیاتی هەیە. وەڵامی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی ئەوە بوو کە بەڵێ پێمان باشە ئەلەم قۆناغا بکرێنە گرێبەست و مقداری ئەو پارێشی دیاری کرد کە دێتە سەر موچەکانتان بەداخەوە دیساڵم بەداخەوە ئینشاءڵڵا چارەسەرە بێ. ئێوە نائەگەیشتە ئەوەی ئەمڕۆ پێتان بڵێن ئەو زیادە ئەو کەمە هەمووتان دامەزران ئەمە هەڵوێستی جەنابی وەزیری پەروەردەش بووە من قسەم لەگەڵیان کردووە و هەوڵیاندا کە ئێوە بکرێنە گرێبەست کۆتایی پێبێ. گرێبەستی ئەوە یعنی چی؟ یعنی مدیری قوتابخانە پێت ناڵێ 12 حەسەتە ئێستا بووەدا خواحافیزە بێ. مدیری قوتابخانە پێت ناڵێ وڵات تۆ دەرسەکەت باش ناڵێ ئەمجارن وەرەقەت بۆ ناکەم ببیتەوانە بێش. ئەو معاناتی کە هاتان بوو نائەمە بەڵام ئێستاش ئێمە جەختەکەینەوە. وەکو من وەکو مدیری تەربیە خوێنی کوردی و بەڕێز مامۆستا بۆران ئەو برا ئازیزام لە یەکێتی مامۆستایان مامۆستا لە یەکەی سەرپەرشتیاری هەمومان دڵمان لەگەڵ دڵتانە هەیە و وەزارەتیش ئاگای لە معاناتانە سەبرێ بکەن ئینشاءڵڵا وەکو عەرەبەکە لێ بەشر و بالخێر و ئەو بڕیارەش کە ئەڵێ دەرمانەکەن نا دیسان لێدوانی جەنابی وەزیر دکتۆر ئالان لە سلێمانی بۆ وانە بێژەکان بڕیارە زۆر زاکیۆتان لێ بووە ئەلێ بینان على المكالمة الهاتفية من السيد الوزير يعني تەلەفۆنێکی وەزیر بڕیارە وەزیر لە بەدەم هەموو ڕاگەیان نەکاوتی کەس دەرناکەین کامەتان دەرکراون وەکوتم لە سیستەمی ئیپەروەردە و موچەت لە مانگی 6 وەرگرد بێ نەک ساڵێکە وازیە ناوە ئێستا ئەم قسەی من بەکاربێنی و بڕۆیتەوە بۆ وەزارەت هەتا مانگی 6 هاکاکەلی موچەت وەرگردووە ئەمڕۆ مدیری تەربیەکە پێت ئەڵێ زیادە ئەوە مامۆستا بەرهەم بورهان برای گەورەمان و ڕاوێژکاری جەنابی وەزیر و منیش ئامادەم بێم لەگەڵ تا بۆلای بەڵام ئەو کەسانەش کە لە خۆیانەوە بەبێ بڕیاری وەزیر خەڵکە نێرنە ماڵەوە ئەوە مەزاجی خەڵکە ئەوە ژیانی خەڵکەوە کەرامەتی خەڵکە نابێ فێر بێ لە خۆی مدیری تەربیەکانیان مەسئولە من لە فەیسبوکەکەم بڵاوم کردوێتەوە بە مدیری قوتابخانەکە تەحزیرە دەم باشە کە ئاڵێم حاڵی وانە بێژ لە کەرکووک چۆنە چەند وانە بێژت هەیە ئێمە 1046 وانە بێژمانەیە 300 وانە بێژمان و پێش قۆناغی لەمەوبەر عقدێکرایەوە لە بەغا هەر 300 ناوەکەم برد و تەسلیمی حکومەتی عێراقم کرد مدیری عامی تەربیە کەرکووک وتیان ئەمانە محاضرن ئەوانەی ئێمە محاضرن بەبێ پارە ئێستا وتم چارە لەگەڵ ئێوە من فێڵەمان لێکەن محاضرەکان ئێمە پارەی چیان وەرگردووە 250,000 وەرگردووە هەموو ناوەکان بۆیان نەکردن بەڵێ بۆیان نەکردن بۆیان کردە عقد دوایش بوونە دامەزراندن بەس ئێستا 1040 محاضرمانەیە هەمویان چاوەڕوانن کوڕ و گەنجی باڵمەتن قوتابخانەکان ئێمەیان زۆر پێشخستووە کێشەی میلاکاتیان بۆ من چارەسەر کردووە بڕیارە ئەوانیش دابمەزرن و ئینشاءڵڵا ئێمە وڵە دەین یان لەگەڵ حکومەتی هەرێمە کە بەتەمایە بتان کاتە گرێبەست ئەگەر حکومەتی هەرێم بیکە یانش حکومەتی عێراق کەوا بڕیارە بەتەمای 7,000 کەس بکاتە عقد لێوەشەوە هەوڵە دەین بەڵام دیسان دەڵێمەوە حکومەتی هەرێمی کوردستانە بێ خاوەندارەتی وانە بێژەکانمان بکە چونکە بڕوامان بەوە نییە وەزارەتی پەروەردەی عێراق بە قسەمان بکە لە یەک شوێن وەزارەتی پەروەردەی عێراق مناتم لە کەرکووک بەرنامەم کرا سەد میلاکەکانی کە بۆ کەرکووک دێ کوردی لێبێ بەشەکرێت ئەبرێ بۆ حەویجەوانە کرێ بە عەرەب وایە ئەو میلاکاتێکە کراوە تا ئێستا 17,000 کەس کراوە تەگرێبەست دوایش کراوە بە ڕسمی تەنیا 3,000 تەجاوز ناکە کە تاکی کوردە لە شارەکە لە هەموو عێراقا بەس لەو پارێزگانی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقایە بەس تەنیا کەرکووکەکەی ئێمە و کوردەکان وانە بێژن وانە بەڵێ ئێستاوان هەمووی دامەزران هەمووی بوونە هەمیشەی تەنیا لەبەرەوەی کوردن ئەگە مستحقات ئێمە بێ ئێمەش پلانمان وایە لەگەڵ مالیە پێکاتوین هەمویان دامەزرێن شەڵایەوەش پلانتان هەیە ئەگەر ئەم مستحقاتای ئێمە ئەوەی کە لە بودجە تەزبیت کراوە ئەم غەدرە نەمینێ و بێت حتمما پلانی ئێمەش وەکو مامۆستا ئاماژەی پێدا هەموو دیڕاسە کراوە فرسەتی ئەخیری من بێ بە فرسەتی والله لەسەر جێناکەکان دوو ڕستان بەس ئەوە وتت باسی کەرکووک
لە دوای حداسەکانی 16 ئۆکتۆبەر بێ وایە دروست بوو خەڵک منداڵی بردەوە بەر خوێنی عەربی لە چەند شوێنێ ئەعلام حەزمی گەورەی پێدا بوو بەڵام ژمارەکەش ئەتوانم لە یەک ساڵی خوێندنا دەوری گەشتە 60 کەس ئێستا داتام لایە ئامادەم بۆ ڕوودا و بۆ بەرنامەکەی ڕەنج بینێرم کە هەر پار ساڵ 35 تەڵەبە لە خوێنی عەربی گەڕاندەوە بۆ خوێنی کوردی پێمەڵی هۆکارەکەی چیە پێدانی کتێبە لەلایەن وەزارەتی پەروەردە لە کاتی خۆی پێدانی 6 میلیارد دینار لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قوتابخانەکانی خوێندنی کوردی دەستی حکوومەتی هەرێم خۆش بێت شتێکی زۆر باشە و بەرپرسە وەکردنەوەی زانکۆکانی هەرێم بەڕووی قوتابی و خوێندکاری تەنها خوێندنی کوردی نەک تاچی کورد لە خوێنی عەربی خوێنێ نا تەڵەبەی خوێندنی کوردی لە زانکۆکانی هەرێم وەردەگیریان واتا دوو سانسیانەیە چانسێک لە بەغا بۆ هەیە وەربگیرێ چانسێکش لە هەرێم کامی باش بێ ئەوڵە بژێرێ ئەمە بۆ هۆی بژانەوەی خوێنی کوردی باشە مامەستا بۆچی بە ئامادەکارەکەمە دوتووە ئاستی کواڵەتی خوێندنیش دابەزیوە نەک هەر مەسەلەی خەمیوانە بێژان بێگومان چۆن دانابەزێ کاگرنج تۆ ئەم هەموو گرفتە ئەم هەموو معاناتە هەبێت چۆن دانابەزێ کێشەی پەروەردە کێشەیەکی با بڵێن ئەزەلیە کە هاتووە لە بەداخەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئێمە نەمان توانیوە ئیش لە پەروەردە بکەین هەر لە سەرەکیترین هۆکارەکان چی سەرەکی هۆکار گرنگی نەدانی حکوومەتی هەرێمە بە وەزارەتی پەروەردە من ئەوە ئەڵێم بەڕاستی هەر کەسێک گرنگی بە پەروەردە مەوەزیر خۆی ناڵێت وەزیر پێی وایە گرنگی پێنەیراوە پێی وایە وەزارەتی پەروەردە ئەوەی حکوومەتی هەرێم لە دەستی دێ درێغی نەکردووە بەڵام باسی وەزارەتی پەروەردە ناکەم کاگرنج کەمترین نییە بەڵام لەوە زیاتر پەروەردە کەمترە زانی هەرتە موچەخۆری ئێمە ڕێژەیەکی زۆر بەی داهاتی ئێمە بۆ کاگرنج پێویست ناکە ئێمە باسی ڕێژەی بوجە بکەین بۆ وەزارەتی پەروەردە پێویستە بوجە بۆ وەزارەتی پەروەردە کراوە بێ هەر کەسێک من ئەم قسەیەکەم و خاوەنیشم هەر کەسێک گرنگی بە وەزارەتی پەروەردە و بە پەروەردە با گرنگی بە ئایندەی نەتەوەکەی وڵاتەکەیەیە وە پێچوانەکەشی ڕاستە لە سەرتاوە سەرکردە کوردەکان هەتا ئەم لە حزێ لە گەورەترین کەس پۆستەوە تا نزمترین پۆست منەوە ئەوەی تەوجی هەکەم گرنگیدان بە وەزارەتی پەروەردە گرنگیدانە بە داهاتوی وڵات بە نەتەوەکەت بەم هاوکارم ڕەنجە جەمال راپۆرتێکی بۆ حاضر کردوین با گوێی لێ بگرنی و ئەچمە لای مامۆستایانی خۆشەویستی وانە بێش مامۆستا کەمال نویشکانە وەک مامۆستایەکی وانەبێژ لە قوتابخانەیەکی ناحیەی دارەتووی قەزای بەردەڕەش خزمەت دەکات ئەو 9 ساڵەوە گوانەبێژێک چاوەڕوانەدا بمەزرێت یان بکرێتە گرێبەست بۆ ئەوەی بژێوی ژیانی هاوژینە نویشکانەکەی و سێ منداڵەکەی باشتر بکات بەر لە دەستپێکردنی ساڵی خوێندنی 2023-2024 مژدەی دامەزراندن چ بە شێوەی گرێبەست چ بە شێوەی هەمیشەیی بدات بە گوێی مامۆستایانی وانەبێژ بۆ ئەوەی کەوە لەم قەلاقی و لەم دوودلیە ڕزگاریان بێت خاستەن بۆ من وەکو مامۆستایەکی خاوە پێداویستی تایبەت کە خێزانیشم خاوە پێداویستی تایبەتە ژیانێکی قورس ژیانێکی سەخت ژیانێکی نالەبار بەڕێوە دەبین بە گوێرەی ئاماری وەزارەتی پەروەردە ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 158,000 مامۆستا هەن زیاتر لە 35,500 مامۆستایان وانەبێژن بەوە وانەبێژان زیاتر لە 122 مامۆستایان پێک دەهێنن موچەکانیشیان بە گوێرەی بڕوانامە و شوێن مانگانە لە نێوان 250,000 بۆ 400,000 دینارە ئێستا بەشێک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان بە تەواوی لەلایەن مامۆستایانی وانەبێژ بەڕێوەدەبردرێن بە تایبەتی لە سنووری پەروەردەی قەزاکان و قوتابخانەی گوندەکان قوتابخانە هەیە جگە لە مامۆستایان بەڕێوەبەر و یاریدەدەرەکەش وانەبێژن قوتابخانەی گوندێکە لە سنووری سیدەکانی پەروەردەی سۆران وانەبێژان قوتابخانەکە بەڕێوە دەبن تەنانەت بەڕێوەبەرەکەشیان وانەبێژە لێرە ستافی مامۆستایانی قوتابخانەکەمان گشتیان وانەبێژین بەم دیرەوە تقریبان ئەوە نزیکەی 8 ساڵە و مەکتەبە مامۆستایانی وانەبێژ بەڕێوەی ئەبن لێرە مدیر هەمان حسەی مامۆستایەکی ئەبێتەوە دەبێت ئیشی ئیدارە و ئیشی پەروەردەش بکات بەهۆی قەیرانی دارایی و دانەمەزراندن 10 ساڵە وەزارەتی پەروەردە پشت بە مامۆستایانی وانەبێژ دەبەستێت وانەبێژ هەیە قوتابیەکانی بڕوانامەی بەکەلۆریۆس و دوبلۆمیان بەدەستێناوە و داژمەزراون بەڵام خۆیان هێشتا وانەبێژن
هیواخوازی نەکاتە ئەو کاتەی بەوەی کە زەنگی ساڵی نوێ خوێندن کە دەکاتە سیانزەینەوە لە بەدەم تربیەکانە لێبدەین و هەر لێوێش احتیمالی زۆرە بەپێی خوێندنەوەمان بۆ دۆخی مامۆستانی وانەبێژ و بۆ دۆخەکە زەنگی بایکۆت لە بەدەم تربیە گشتی پارێزگا و ئیدارەکانە لێ دەدەین. بۆ دامەزراندنیان بە فەرمی تا ئێستا مامۆستایانی وانەبێژ 18 جار لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گرت بوونەتەوە. وەزارەتی پەروەردە و دارایی پێشنیازیان کردووە وانەبێژان بکرێنە گرێبەست، بەڵام هێشتا ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر پێشنیازەکە نەداوە، چونکە زیاتر لە 4 ملیار و 255 ملیۆن دینار بۆ کۆی پارەی موچەی ماگانی موچەخۆران زیاد دەبێت. ڕانجە جەمال، ڕوودا و هەولێر. دەست خۆش ڕەنجە بەڕاستی گرفتەکە گەورەیە لە هەر زاوێکەوە لە هەر گۆشەیەکەوە دەستی بۆ بەی پێویستی بە چارەسەرکردن هەیە. با بچمە خزمەتی ئەم مامۆستا خۆشەویستانە فەرموو کاکی من. سەرەتا کار ڕەنج دەستەکان خۆش لەو بەرنمەیە گرفتی سەرچی وانە بێژان دامەزراندنە نەک داواکردنی گرێبەست بمان کە نەگرێبەست ئەمە گرێبەستمان نایە گرێبەست لە بۆ چیە زیادکردنی معاناتی وانە بێژە مامۆستا بڕوانی قسێک ئەمە ئاماژەی پێ بکەم ینی گرنگە گوتی لە وڵامی پرسیاری جەنابێت کە نەوەزیر نا ئەنجومەنی وەزیران توانای دامەزراندنی وانە بێژانیان یا ئەدی لە قیامەت دابمەزرین چنە قیامەت لە عوزری خوای ئازانەڵە وەرەدامان بمەزرێنە حکوومەتەکەمان توانای نییە باشە چ معقولە ئێستا یەک کێشەی زۆر گرنگە تا گرفتە دارایەکان لەگەڵ عێراق کێشەی گەورەتر کە ئاماژەیان پێ نەکرد کاکڕانز بریتە لەوەی کەوا لە گوندەکان دەمزکردن دروست دەبیتن ئێستا لە قوتابخانەکەی من 4 هەتا 3 وانەبێژ دەستۆماری لەبەر دەمزکردنی پۆلەکان کە بڕیارێک لە حکوومەت دەرچووە هەر پۆلێک لە 15 قوتابی کەمتر نەبیتن کەمتر نەبیتن دەبی دەمزکرێ ئەم ئێستا مامۆستای بابەتی عارەبی ما یعنی بەچل دقە بە دەرسەکەم ڕناگەم تەواویکەم ئێستا دەمزیژی دەکا ئەگەر قسەکەشم کەم بێتەوە فەرموو بڕۆ مارێ ئەدی ئەو چێشێ لەو باس ناکەن ئەدی ئەوانە بێژانەی کەوا بەهۆی دەمزکردنی پۆلەکان دەستنەوەمارێ ئەوانەسیان بەسەردێ هەنی ئەوانش مافی خۆیان هیچ لەو ئامادەبووانە ئاماژیان پێ نەکرد کەوا ئەوانش ئەوەش کێشەشی گەورەیە جگە لە شەموو چەندان پلان هەیە لە بۆ ئەوەی کەوانە بێژان بچنەوە مارێ دەرمافی مۆڵەت باوکە دایکایەتی ئەم شتانە ئەوە بەزیدرم بە هاوڕەکانیشم تۆزێک باس بکەن من ڕای دەگرم لەبەر قیاسەکەی ئەزانم ئێستا من سێ پرسیارم هەیە یەک لە پرسیارەکە مەسەلەن ئەوە خوشکانیش لێرە دانیشتە بەڵام مۆلەتی دایکایەتی بەڕاستی غەدرێکی زۆر گەورە لە مامۆستای وانە بێژ دەکرێت مۆلەتی دایکایەتی 21 ڕۆژە تو ئەو خوددایە ئەگەر ئێستا ئەوانی لێرە دانیشتە بۆ مامۆستای هەمیشە 1 ساڵە بۆ مامۆستای هەمیشە 1 ساڵە ئەو ڕاوێژکاری ئێستا قسان دەکە هەلامەتی 20 ڕۆژی نایەتە دەوامێک کەچی مامۆستای ئافرەت ئیزازەی دایکایەتی دەلێ من خێزانەکەم ئیزازەی دایکایەتی وەرگرت ئەوە بابلێن جاری وا بۆ قسەم لەگەڵ مامۆستابوران ئەرگوشتی کردووە ئەنفلۆنزاشی بۆ لە دەوامیش بووە بڕوایت هەبی زۆربیان وانە یان مەقسەدەکەم لە سدێ مەقسەدەکەم لەوەی یعنی ئیجازەی دایکایەتی بە 20 ڕۆژی ئەوجا مدیرەکەم چی پێم گوتیە لەبەرەوەی خێزانم ئیجازەی دایکایەتی وەرگرتیا پێی گوتی دەبی مشریف پێی گوتیمە دەبی ئەتوبی لە جیاتی ئەو دەوام بکەی لە جیاتی خۆم 21 ڕۆژی دەوام لە جیاتی خێزانەکەت تۆ بچی لە دوایەتی خێزانەکەت لەبەرەوەی مناڵتان بووە تۆ دەوام بکەی دانی سبەینێ خۆم لە دەوامێ بووم دانی ئێوارەکەی دەبەرەوەی خێزانم داوامی ئێوارانی هەبووە خۆم چوومە لە جیاتی خێزانەکەم دەوامم کردووە لەبەرەوەی مۆلەتی داکە پرسیارێکی تریشم هەیە مەسائلی گواستنەوەی وانەبێژ گواستنەوەی وانەبێژ ئێستا چۆن توانیت دەرسەکەی خێزانە بڵیتەوە من مامۆستای کوردیمە با پێت بڵێن چەند خێزانی اختصاسی چییە بینەرانی بەڕێز خێزانی مناڵی بووە مۆڵەتی دایکایەتیەکە کەمە لە لای وانەبێژان و توانە ئەبێ مێردەکە و بێوانەکان بڵێتەوە چونکە مێردەکەشی مامۆستایە بەڵام اختصاسەکەشیان جیاوازە ئەی چۆن توانیت اختصاسەکەی من کوردیە ئەوش عەرەبیە ناوەڵە ئەو بەشەکی تری تەواو کردیە بازرگانی تەواو کردیە ئەو خۆی کوردی دەڵێتەوە ئاین دەلێتەوە زانستی دەگوتەوە منیش کوردیم دەگوتەوە زانست 9 ساڵەوانە بێژم هەموو مادەکانم گوتەوە جگە لە ئینگلیزی و عەرەبی هەموو لە مەدرسەوانەکانم گوتیتەوە ینی بەڕاستیەوە کارەسە کاکە مامۆستا مەجبوری دەکەی دیاڵە دەلێ بەشەوانە دەلێ نەقسەیە مەسەن دەلێ کاکە تو اختصاص کوردی بەڵام
دە بە یعنی شەوانی تۆ کوردیت عەرەبی شوتۆتەوە گوتم عربی و ئینگلیزیەکە لێ بدرازێ ئەواندی ماباقی هەموو مادەکانی زیاوشتیش نەخەنە لەبەر ئەوەی لە ئامادەی نەبوومە زانستم گوتیتەوە لەبەرەوەی لە بنەڕەت بوومە زانستم گوتیتەوە ئاینم گوتیتەوە وەرزشم گوتیتەوە هونەرم گوتیتەوە موزیک هەر ئەوەی مادەیە بەدەر لە ئینگلیزی و لە عربیەکەی بیرکاریشم گوتیتەوە لە سەفی سێ ساڵان 4 ساڵن زانستم گوتیتەوە کە اختصاصم ئەوە ئەدی ئەوە کەرتی پەروەردە بۆ ئالێ بەڕێوە دەچیت بەروەی مامۆستای زانست نەبووە کاگرانز پرسیارە شتیریشم هەیە لەو مەسائلی ئەو نەقلی بابتن گواستنەوەی وانە بێژان باشە ئەو 21 ڕۆژە بۆ خێزانت بەس بوو چ بەس بوو ناوەڵا بەس نەبوو ئێستا فەقیرە خۆش تا ڕەنگە هەر برینەکانی چانە بوو بێت ئەو پرسیارە لەو ڕاوشکارە برادر ڕاوشکارە بکە بڵێ بڵێ ئایا 21 ڕۆژ ینی بە چ حقوقێکدا ناکاوەرە بەس بە والله مناڵە بە عملیات ببێ بە 21 ڕۆژ تەقەڵەکانە وشک نابێتەوە معقول لە مامۆستای وانە بێژ ئافرەتێک بە برینەکەیەوە بچێتەوە ناوپۆلەوە مامۆستا بورهان زانی کاکە ڕەنج مەسەلەی مۆڵەت بۆ ئەم حاڵەتانە یاسای شارستانی ڕێکی خستون بەداخەوە وانە بێژ ئەوەی ئێمە کردومانە لە بەرژەوەندی وانە بێژان لە یاساش سوڕاینەتەوە کاکە مخالفە یاسا دەکەین آخر ئەزانم بەس 21 ڕۆژ بەسە نە بەس نییە بەس نییە بەڵام آخر ئێمە سەیریکە هەرچی هەڵەسەیە لە سەیریکە هەرچی هەڵەسێ لە 8 مارس و نازانم چییە هەرچی بەرپرسیە وڵاتەیە یەک چەپکی ئەوە نەمایکیان بۆ دانەوە باسی مافی ژنەکات یعنی ژنێکی کورد بە تەقەڵەکانی و بە برینەکانیەوە 21 ڕۆژ مۆڵەتی بیرێتەوە ئەبێ لە تاو ئەوەی موچەکەی نەبڕێ بچێتەوە بۆ دەوام ئەوە مافی مرۆڤ لە وڵاتە زانی نەخێر بەڵام وەکو گوتم هیچ بنەمایەکی یاسایی نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە بەشی ئەوە مدیرەکان ڕەچاوی بارودۆخی ئەوانە دەکەن یعنی بەو دەرەجەیە ڕەچاوی خێزانەکەی ئەمینە کرد ئێوە چیاڵێن لەسەر مەسەلەی مۆڵەتی هێن مۆڵەتی وانە بێژی و ئەوە خوشکی من فەرموو سەرەتا بە خێراتتان دەکەم سەرچاوم من پیاوەکەم وانە بێژە 9 ساڵە هەردووکمان خاوەن پێداویستی تایبەتین ژیان و داهاتی من لە سەر 400 هەزاریە هەموو مانگیژنی ئەو 400 با بلێم هەموو مانگە کرێیەکە بڕایتەوە 6 ڕۆژ جارێک دێ 50 ڕۆژ جارێک دێتن خاوەن حایلەمە مال و منداڵ مەصرف هەموو لە مانگانە نییە چ گاوی دەڵێن کرێوانە بێژان سەرفکرا ئەوجە 50 ڕۆژ بی 45 ڕۆژی بەخۆی ئەو جارەگەشتە 6 ڕۆژی 6 ڕۆژی ڕێک ئەو جەکرەیەکە هات ئەوە کچم 5 ساڵ و نیو بوو تومحی ڕەوزەی هەبوو سوێن بەخوای گەورە لە ترسی 20 زاری کرێیە پاسی نەم ناردیتە ڕەوزەی چ تەڵەبێکی بەرپرسەکان و ئەو بە ڕێزانە 20 زاری کرێ پاسیان پێم نەدرایە چ خوا قەبیل دەکە کردی خوشکە پیاوەکەم ئادابی خلاص کردیە بنیات و 9 ساڵە وانە بێژە و کەم ئەندامیشین هەردووکمان ئەمنیش خۆم پێشتروانە بێژ بووم بەڵام وازم لێ هینا بەخۆ مازم لێ هینا لەبەرەوەی ئەرکم گران بوو ویلادە و دایکایەتی و بەخۆم چمەوە ماڵێ یعنی خەڵک هەیە بەس لەبەر مۆڵەتی دایکایەتی واز بێنێ بەڵێ 20 ڕۆژ بەشی هەیە ئەو قسەی من کردم تۆک و خوشکێکم ڕاستی تایە کە ئەڵێم ئەگەر ئافرەتێک مشکلێکی جەستەیی بۆ دروست ببێ هێشتا ڕەنگە برینی پێوە بێ بچێتەوە پۆل بەلێ ئەمن خۆم ڕاستە وانە بێژش نەبوومە مانگە کچیتمەوە ماڵی دایکم خوشکم لەکنم بیا بە خێومی کردی عملیات بوومە هەر هێشتان باش نەبوومە ئەوجا ئەگەر دەوام بی مەجبور بچیەوە دەوام بخۆ بەخوای دەبی دەست بە دیواری بگری بچی دەرست بلێەوە پیاوەکەت چەندی وەردەگرێ پیاوەکەم 400 هەزاری وەردەگرێ بەو 400 هەزارە 50 ڕۆژ دەبی پێ بقەتێنم 6 ڕۆژ دەبی پێ بقەتێنم هەر منداڵ دەحوای چ بکەن دەڵێم باشە کچم مەعاش دێ باشە کوڕم مەعاش دێ یعنی بەخوای ژیان زۆر قورسە وانە بێژ کەرتێکی مافخوراون بە قوربانێ بم تۆ نەچوویتە ڕەوزە بۆ چونکە ئەوە بوو چ بوو دەی بۆم باسکە مەحاژ نەدرا بوو دەمانەوێت بابم دابمەزرێ بابت دابمەزرە ئەوە باشە ئەی تۆ خۆت لەبەر ئەوە نەچوویتەوە لێ حەزت لێ بوو لە ڕەوزە خۆت یا تۆش پێت خۆش بوو نەچیتەوە حەزم لێ بوو قوربان مناو چییە حایشە چی حایشە ئایشە گڵێ زۆر جوانی
زۆر قژیشە جوان بۆیان هەندوویتەتەوە ئەی لە ماڵەوە تۆ بۆ نمونە کاتەکانە بەچی بەسەرەوەی زیاتر چیەکەی یاری و شت لەگەڵ چی یاریەکەی هەندێک لەگەر هاوڕێکانە لە کۆڵانیان لە ماڵێ لە کۆڵان بووکت هەیە بووکە شوشە ناو چی ناوی هەیە بووکەکە و شڵاتی ڕۆزە یاخوا بەخێر العاني بصفي دو العاني قطابية بصفي دو بله بله باشە بە ساقە دەست خۆش بێت فەرموو کاچیم بەس نزیکی کەرەوە ئەوە لەبەر ئەوە لەم وەرەگرتن بەڵێ کاگڕنج دەست خۆش بێ بۆ بەرنامەیە سپاس دەکەین طبعاً ئەگەر ئێمە تا سبەینێ دابنیشین معاناتی مامۆستایان باسکەین تەواو نابێ چکە هەر یەک لە مامۆستایان چیرۆکی تایبەتی هەیە طبعاً ئێمە بەشی چەم پەروەردە و فێرکردنین واتە پەروەردە پێش فێرکردنە باشە ئێمە لە قوتابخانە دەبێت قوتابیەکان پەروەردە بکەین ئینجا فێریان بکەین واتە چۆن تۆ پەروەردە دەکەی وەکو من مامۆستایەکەم لە قۆناغی بنەڕەتیم باشە قوتابیەکانم با بڵین لە تەمەنی 13 تا 17 ساڵدان 13 14 15 کاگڕنج تۆ چۆن هاوکاریە قوتابیانە دەکەی پەروەردەیان چۆن دەکەی لە ڕێگای مۆتیڤیشن هاندان باشە من چۆن هانی بدەم کە دەبینێ وەزعی من چۆنە نمونەیەکی زیندوم بۆ ئەو قوتابی هەیە پێی گوتم و توێتی مامۆستا باشە بۆ بخوێنم خۆ تۆ 400,000 تێ من ئیشی شۆفڵ و ئەو شتانە دەکەم مانجی 700,000 هەیە باشە یعنی چۆن داهاتوێک بۆ قوتابی چۆن داهاتوی لا شیرن کەم کاگڕنج تۆ کە قوتابی پەروەردە دەکەی پێویستە داهاتوی لا شیرم بکەی بۆ نمونە بە قوتابیەکە دەڵی تۆ بخوێنە لە داهاتوو دەبیبەوە بەس ئەوە گەورەترین فەراغە لە بۆ حکوومەتی هەرێم و لە ڕووی نەتەوایەتیش ئەو قوتابیانە خەریکە یعنی قوتابی هەیە پێی گوتومە باشە بۆ بخوێنم خۆ من هەر باوکم پێی گوتم ئەگە دەریژ نەچی دەدنێرم بۆ خارج بۆ ئەوروپا با بڵێن باشە ئەدی ئەو قوتابی هەستی نەتەوایەتی لەکوێ بوو باشە ئەوانە هەمووی معاناتێکی زۆر گەورن لە ڕووی نەتەوایەتیەوە ئەگەر بەو شێوەیە بڕوات بەجددی معاناتی نەتەوایەتی زۆر لە ناو قوتابیان پێیا دەبێت مامۆستای خۆشەویست ئەو مایکە بن فەرموو مامۆستا مامۆستا من وەکو مامۆستایەکی وانەبێژ خاوەن پێداویستیم بەو پەڕیبوونی کێشە و گرفتەکانم بەردەوام هەتا ئێستا بۆ پەروەردەکردنی قوتابیەکانم وەکو خۆم خێزانیشم خاوەن پێداویستیە چیە لەیتەوانێ مامۆستا کۆمەڵایەتی خێزانیشم خاوەن پێداویستیە تقریبەوە 4 مانگە لەکوێ دەیڵێەوە لە بەحەرکە لەکوێ بەحەرکە بەحەرکە لە هەولێرەوە دەچیە بەحەرکە یا ماڵە لەوەیە نەخێ ماڵم لە بەحەرکەیە ماڵە لە بەحەرکەیە خێزانیش مال وەکو خۆم خاوەن پێداویستە و 4 مانگە لەسەر جێگا کردووە عەمەلیات بۆ کراوە وانەبێژ مۆڵەتی دەدەنێ کە نەخۆش دەبێ یا دەفەوتەی تر ئەوەی ڕاستی بی 7 ڕۆژ 7 ڕۆژی هەیە 7 ڕۆژی ساڵێک ئێستا ئەو مۆڵەتەکەی تەواو بووە خێزان ئەوە نیە وانەبێژ نییە وانەبێژ ماڵەوەیە بەڵێ بەڵام ئەو هەموو کات لەوە بیلەوە دەکەم ڕۆژێک لە ڕۆژان مامۆستایەکی ملاک بێتە شوێنم دەربکرێم ئەم ڕوخ لە چی دەکەم هیچ ئیش توانم نییە ئەها مامۆستا بورهان قسە بۆ ئێواکەن سەیریکە خاوەن پێداویستی تایبەتە هەموو قەلەقەکەی ئەوەیە ئەڵێ ڕۆژێ مامۆستایەکی میلاک بێتە جێگاکەم من چ بکەم کوێ بچم ڕوو لە کۆکەم چۆن ژیانی خۆم کاکە ڕەنج میلاک لەکوێ دێ ئەگە دامەزراندن نەبێ آخر بۆی هەمووی کاکعتاقەت ئەم شتە ڕووی نەیاوە ئەو کاتە میلاک کە خۆی چەند مامۆستایەک گوازرا بێتەوە بچوو بێتە شوێنی وانەبێژە نادیرە هەزاران هەبوو پۆلی 12 دەگوتەوە قوتابیەکان ناڕازی بوون میلاک هاتە جێ پۆلی 12 بڵێ وەڵڵی میلاکە کاتە شوێن وانەبێژ بۆ مامۆستا هەبوویان نەبووە ئەم ترسە شەرعیەتی هەیە بەڵێ دایانوانە بێژمان هەیە بە خۆترن لە میلاکەکان دڵسۆزترن بە تواناترن بەداخەوە بەڵام هەبووە میلاکێک وانەبێژێک بنێرێتە ماڵەوە بەبێ هیچ ئەمە یاسایە ئەوەی من ئاگادارم چەندیان بۆ دۆزراوەتەوە بەڵام هەیە بۆی نەخێر بە هیچ شێوەیەک ئەمن وانەبێژت لۆ دەینم 10 ساڵە وانەبێژە ئێستا لە ماڵەوە دانیشتیە وەڵڵی مامۆستا برهان لەگەڵ ڕێزم مامۆستای ئێمەیە بەڵام هەندە شت دەڵێ بە کاگڕنج ڕاستی تێدا نییە بۆ من لە دوای بەرنامە وانەبێژ ئێستا لێرە دانیشتووە 8 ساڵە وانەبێژە دینمە بەرامبەری
دەڵێم ئەوە لادراوە من وانە بێژی دێنمە بەرامبەری پۆلی دوازەی دەگوتەوە کاک ڕەنج کەچی مامۆستای میلاک هاتە شوێنی دوو مانگ مابوو قوتابیەکانیش ناڕەزایان دەربڕی بەڕێوەبەر چیانی پێیوت هەر کەسێک ناڕەزایی دەربڕی با لێرە لە قوتابخانە نەمێنێ حەز دەکەم سابوران وەزیەکەەوە ئەوانە بکەن بڕۆنێ کاک ڕەنج والله يعني باوەڕم پێ بکە ئەم تەفاسیلە گومانەکەم ئەمە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئاگان لەم تەفاسیلە بێ ئینسانێکی کورد یەکێکی تر بچێتە جێگاکەی دەریکا والله ئەمە ئەزانی سەردەمی چیە بە قورعان سەردەمی بەردیش ئاوانە بووە ئەزانی کاگە ڕەنج پێت وایە حکوومەتێک اینجا زوو مامەسا پێ مەڵێ ئەوە یاسا حکوومەتێک لە مامەسا یاسا پیرۆزەیە مرۆڤ ئەزانم پێت وایە حکوومەتێک لە دنیا هەبێ پێی خۆش نەبێت جەماوەر و خەڵک و هاوڵاتیەکەی لێ ڕازی بێ مامەسا من باسی ئەوە ناکەم پرسیارێکی سادەیە سەیریکە من باسی ئەوە ناکەم ئەی پێت وایە حکوومەتێک لە دنیا بەم هەموو مەعاشە دابینەکا بۆ ئیدارە نەتوانن چارەسەرێکی مامناوەند بدۆزنەوە یا سفر یاسا ئەخرەمە چارەسەر نییە کابراەک نەقڵەکرێتەوە بۆ دیەکەی خۆیان نەبێ و قوربەسەرە بڕاتە ماڵەوە بە 12 ساڵ خزمەتەوە ئەمە یاسای دارستانە ئەی ماف وانە بێژ حسابی هیچ شتێکی بۆ ناکرێ کەسێکی لاوەچیە کەسێکی فەرەمەشە کرێگرتەیەکە هەر دەقەیە مدیرەکە ئەسان میزاجی مدیرەکە تا حکوومەکە تربیەکە دامەزراو نییە وەکو دەڕاستەوە تەشبێ نەبێ هاوینە و هاوین ئیشیان پێی بوو وەرەوە ئیش پێی نەبوو ڕۆدان هەر کاتێک پێویستی پێ نەبوو دەڵێ بڕۆ لە ماڵەوە هەر کاتێک پێویستی نەبوو دەڵێ وەرەوە مامۆستای وانەبێژ دەبی مامۆستای ڕاهێنەر ئێستا زیادیان کردو لە وەزارەتی پەروەردە دەبی ڕازی بکە هاوڕێی ڕەخنەگر دەبی ڕازی بکە سەرپەرشتیاری یەکەم دەبی ڕازی بکە لژنەی دەرەکی دەبی ڕازی بکە مدیری قوتابخانە دەبی ڕازی بکە مامۆستا عەفۆن ماڵ و منداڵ و بێ پارەش دەبی ڕازی بکە کە مامۆستا کرێچیە مامۆستا کرێچیە دەبی خاوەن خانوش ڕازی بکە دوو مانگ جارێک موچەی پێ نادرێ بەزێک تۆ ئەو خوایە تۆ ئەو خوایە چ بەهایەک بۆ مامۆستا مایتەوە تۆ ئەو خوایە لە وڵاتە کاک ڕەنج من یەک بستی خاچی هەرێمی کوردستان بە هەموو جیهان نادەم بەڵام بەس یەک دەقە مامۆستا بۆران هەر کاتێک من قسە دەکەم تۆ دەرخۆنەکەی بەخوا مامۆستا ئەرێ وەڵڵا مامۆستا گیان ئێستا عێراق من یەک خاچی بستە خاچی هەرێمی کوردستان نادەم بە هەموو جیان بەڵام عێراق 225,000 کەسی دامەزراندەوە بە هەمیشەی و بەگرێ بەس لەسەر حسابی من و تۆ بەس یەک دقا کاک بڕە یەک دقە کاکەژە ئاها بەس یەک دقە مامۆستایان تخوا یەک دقا ئێوە 35,000 هەندەی پارێزگای مووسڵ دەبی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانیت چارە سەریان بکە فەرمو دامەزراندن بۆ چەکەیە من ناڵێم نەبێ با هەبێت بەڵام 45,000 بۆ چەکەیە 20,000 30,000ش با بۆ پەروەردە هەبێ ئەی سیاسیەکان ئەوە چەکە دامەزراندن هەیە پێنووسە قەڵەمە دامەزراندن نییە کامیرەکە باوەریگە من هێشتا قسە ماوە مامۆستا بڕان نەبێ قوتابخانە تەواو من قوتابی من ئێستا ئاسایشە لە ژێر دەستی مامۆستا پەروەردە کراوە قوتابی من ئەفسەرە لە زێرەڤانی پیرۆزیانبی و طبعامی تەواو کردووە هەمیان دامەزراون مامۆستایەکەی تاوەکو ئێستا دانەمەزراوە کەچی داوای مافی خۆمیش دەکەم 4 زامنیان دەگیر کردووە کاک ڕەنج قوتابی من ئەفسەرە پەیوەندی بە من کردو مامۆستا عەلی وەڵڵاهی ئەمن قوتابی تۆ بوومە من قوتابی تۆ بوومە دامەزراوم من ڕێز و سڵام لۆتەیە چت هەیە لۆت بکەم گوتم وەڵڵا کاکە گیان کە کاتێک داوای مافی خۆمان دەکەین مامۆستا بوران دەستگیرمان نەکەن زانی مامۆستا بە بەڵگەی ئەوەی بەس یەک تێبینی چونکە دەڵێ لەسەر بنەمای حزباتی ئەم خەڵکانە دامەزراون من دیفاع لەوە ناکەم بەڵام ئەمە یەکێتی مامۆستایان لە دەرەوەی وەزارەتە ئەمەش مشرفە ئەزام لەم ئەخیرانە 381 سەرپەرشتیارمان دامەزراندون بۆ معلوماتی جەنابەت لەم ئاکرەیە کە بە حساب لە بینی دوو قەوسا دەگوترێت زۆنی پارتیە خەڵکی کۆمەڵ و یەکگرتو و ئۆپۆزیسیۆن دەرچووە لە هەموو ناوچەکان بەبێ ڕەچاوکردنی بۆ چوونی سیاسی خەڵک دەرچوون هەر دامەزراندن هەیە بەڵێ بەڵام دامەزراندن بۆ مامۆستایانی وانە بێژ نییە دامەزراندن بۆ خاوەن واستە هەیە مامۆستا بوران ئەوەی واستەی هەبێ بەڵام بۆ مامۆستایانی وانە بێژ نییە بە بەڵگە لە وەزارەتی پەروەردە 10 کەستان کردیتە گرێبەز ئەوجە چ ناو قوتابخانەی بی چ لە پەروەردە مامۆستا بوران ڕاستە بەشێکی زۆربەی مدیرەکان نەک بەشێکی یان پارتینایەکێتین
ئەگەن بۆ نیە بی بەمدێت درێژەی واقعێکی تاڵی ئەو قۆناغانەیە بەڵام لە نفسی وەربەی بەڕێوەبەر یان وڵاتە پارتی وەکێتین ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2007 بەدواوە یا پێش 2007 تەنانەت مدیر عام هەبوو بێلایەن بوو باشە ئەی پرسیارە بەڵام ئەی گۆڕان ئەینەوەی نوێ سۆسیالیستەوانە ناتوان مدیراتی بکەن ئەوانە بە پێی شوێنەکەیان وەریان گرتووە بۆیان ناکرێ بە پێی شوێنەکان هەبوو ئەنجا بە ئەوە بڵێم ئەو کاتە بێلایانیش ئەبوو پێش 2007 بێلایانیش هەبوو مدیر عام بوو بەڵام بە گۆڕانکاری و بە ململانەی نێوان ئەم دوو حیزبە سەرەکیە وای لێ هاتووە ئێستا نەک مدیر عام نەک بەڕێوەبەری پەروەردە نەک سەرپەرشتیاری یەکەم نەک مدیری قوتابخانە تەنانەت دیاریدەدەری بەڕێوەبەریش پێویستە کات تەزکیەی حیزبی بێنی من ساحیبی قسەی خۆمم و لەو ناوچەی کە خۆم هەم بێگومان لە هەموو ناوچەکانی تریش بۆ شێوە من پێرێ لە ڕانیە بۆ مەیان و کرێکاری معمەلی ژەبێت تەسکیە حیزبی کاگەڕەنج بەڕاستی بە حیزبێکردنی پەروەردە سەرەتانێکە لە جەستەی پەروەردایە ڕۆژ لە دوارەش تۆق ئەکرێتەوە لەگەڵ ڕێزما من ئەم کەرکووکی لای ماوەسەر شێرزاد مدیر ئەگەر پارتی بێ ئەبێ یاری دەرەکەی یەکێتی بێ یەکێتی مدیر بێ ئەبێ یاری پارتی بەتەچین ئەگەر لەم شوێنە مدیرەکە پارتیان دەست نەکەوێت ئەبێ لە شوێنی کە بێن یەکێتیان دەست نەکە لە مەکتەبی کە بۆی جۆزنەوە ئەنجا تۆ بەسەر لێرە کارەساتە تۆ داوای نەتەوە نابێ ئەنی تۆ لێرە داوای نەتەوایەتی و کوردایەتی لە کەرکووکیە بکەی کە مەسەلەن یەکێتی و پارتی نەبێ کارەساتە ئەمیش ئینتیمای نامێنە بەڕاستی بۆ خۆشەویستی بۆ ئەوێ لەبەرە بەڕاستی یعنی ئەگەر لەو زۆنەی کەرکووک بۆ نمونە یەکێتی دەست نەکەوێت لە شوێنێکی ترەوە بۆ هێنن لە مەکتەبێکی کەوە بەڵێ پارتیش دەست نەکەوێت لە شوێنێکی ترەوە بۆ هێنن جا ئێمە مشکلەی پارتیوەکێتیمانەیە یا نەقسی مامۆستامانە دا هەر لە کەرکووک وانە بۆی بەگەڕێزم بۆ ئەم یعنی لێرە ژوایە لەم دەڤەرەوە لە هەولێر ڕسلێمانی هەمووی وایە ئەوە بڵێم نەک تەنها لە نێوان یەکێتی و پارتیە حەزەکەم ئەوە بڵێم لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیشە ئەگەر ئەوانی لە شوێنێک دەستە باڵا بن یان لە داهاتووە هەمان کاری یەکێتی و پارتیەکەن بە دڵنیاییەوە نمونەیەکی خۆشی پێ بڵێم مدیرێکی ئامادەی لە سلێمانی تان کە ئەوێڵم ئەوێ ئێرە ژوایە یاری دەدەری بەڕێوەبەر شعر ناوی ئەوێ بێنە بە ئێرە مدیرەکە خانە نشین بوو یاری دەدەرەکەی کەسێکی تر بوو حیزبی نەبوو بە پێی یاسا مشتی بۆی نووسی بێ بە مدیر ئامادەیە کە دوای ماوەسامێت ناوەکەی هێڵم باشە حتا نانیە شون لە شوێنی کەەوە مدیرێکیان بۆێنا کاقوبادیان تێگەیان کاقوباد نامێکی بۆ نووسی کاکە ئەمە دیراقی خۆیەتی لە ڕووی ئیدارە بێ بە مدیر بەڵام لەو لاوە کۆمیتەوتی نەخێ بۆی نییە ئەبێ ئیلا فڵان کەسی خۆمان کەدانێ ئەو مدیر بێ کاتە پێشەری هەموو یاسا و ڕچایەکی پەروەردەشیان کرد دەخولەکەم ماوە بابیەم بۆوان هەندێک قسەشیان کرد ئەگەر وەڵامتان بۆیان هەبێ بەڵێ مامۆستا کاکڕەنج طبعاً پێشەکیەکەی جنابەت بەڵگەیە بۆی کە فەلسەفەی پەروەردە لە وڵاتە سەرا و بن هەڵگەڕاوە بەهۆی ئەو کێشانەی کە ئێستا باس کرا کێشەی مامۆستای وانە بێش تەنها بە چارەسەرەکەی دامەزراندنە هیچی تر کێشەکان چارەسەر ناکە ئەم بیانوانەی هێنەوە حکوومەتی عێراق و کاکە 30 ساڵە حکوومەتە هەمووی 3-4 مانگە داهات تەسمیلی عەلەساس عێراق کراوە بەڵام کو ئەو 30 ساڵە چی کرا ئێمە 9 ساڵە چاوەڕێی دامەزراندنین ئایا 9 ساڵە ئەم بارودۆخی ئێستا هەیە هەبوو نەخێر من داوای سەقفی زەمەنی دەکەم لەو قسانی کە ئیکەن کێشەی دەسەڵاتداری ئەم وڵاتەیە ناتوانێت سەقفی زەمەنی بۆ بڕیارەکانی دەربکا بەداخەوە هەمووی بۆتە حیکایەتی مێشەکە ئەم وەزیرە دێ قسەی وەزیرەکەی تر ناخوێنێتەوە کە لە پێشی بووە بڕیارەکانی تر هەمووی هەڵدەوەشێنێت یعنی هیچی تەواوکەریەک نییە مۆڵەتی خوێندنتان هەیە مۆڵەتی خوێندنمان هیچ ئەم شتانی کە باشە ئەتوانم بزانم بۆ نمونە بەڵێ ئێوە چه حقوقێکتان هەیە ئێمە هیچ حقوقێکمانی کارێکین بە چاکەت و پانتۆلێکەوە دەچین بۆ دەوام پێویستی پێت و دەلێ وەرە هەر کاتێک پێویستی پێت مەم و بڕۆ ماڵەوە 35,546 مامۆستای وانە بێژ پەروەردە هەیە مامۆستای وانە بێژی زیاترە لە میلاک مامۆستاش دزانی بەس ئەمن حەز دەکەمەوە باز بکەم کاکبوران دەلێ ئێمە ینی ئێستا لە دەست عێراقا مامۆستا جوانی بود ئەی ئەوە جوانە تەواوە 30 ساڵە ئەوە 16 ساڵە مامۆستای وانە بێژ بوونی هەیە ئەوە 4 مانگە تۆ دێی ئەوها دەلێ مامۆستا شێرزاد ڕێزمە یارمەتی مامۆستایانی وانە بێژ دەدا لە پەروەردە مامۆستا شێرزاد ینی ئینسان کە یەکێک سوپاسی خوانەکە سوپاسی خەڵک نەکە سوپاسی خوۆش ناکە
زۆربەی بەڕێوەبەرەکانی پەروەردە و لەگە گشتی یارمەتی ئێمە دەدەن یەک لەوانە ئەو نمونە ئەو پیاوە لێرەیە یارمەتی ددار کاتێک پەیوەندیم پێوە کردووە وانە بێژ دەردەکەی دەستە لای تەواوە کاکە گیان تەواو من ئەوەی باش بێ دەڵێن باشە سۆر و شین و زەر لەکە من ناخوا بەڵام تخوا یەک دقە دەڵێن مامۆستای وانە بێژ دەکەی نەگرێ بەست باش لێرە پرسیارێک دروست دەبێت 16 ساڵە مامۆستای وانە بێژە 16 ساڵی دیش ببتە ئەگەر بەس چی امتیازەکان دەبێت ڕازینینە کاگڕەن تەنها بە گرێبەستەکانی پێشوتانیش دەگوت چەند ساڵێکە و 6 مانگە 6 ساڵە بەس مامۆستا برا هەر کاتە قسەم کردووەتە دەخولی من دەکە بە قورعان گرێبەزبوونی مامۆستایانی وانە بێژ بلا بەس ئێستا بەس دوخولک گرێبەزبوونی مامۆستایانی وانە بێژ چارەسەری مامۆستایانی وانە بێژ ناکە هەمیشەیی بوونی مامۆستایانی وانە بێژ چەند پارەی پێویستە 10 ملیار و 511 ملیۆن و 730 هزار واللهی بەرپرس هەیە بەرپرس هەیە وتم بەرپرس هەیە لە هەرێمی کوردستان 10 ملیار و چەند 10 ملیار و 511 ملیۆن و 730 هزار بۆ هەر مانگێک بەڵێ موچە یعنی ئەوەندە دەستە سەر شایستەی دارایەکەن ئێستا ئێمە وەردەگری 4 ملیارە داوای گرێبەزبوون ناکەین کاگڕ ملیارەکە تقریبا چەند ملیۆن دلارەکە ملیار و نیوێک تقریبا ملیۆن دلارێک ئەو جە کاگڕنج با من ئەوە باز بکەم تخوا ئێمە مامۆستایانی وانە بێژ کێشەکە چارە سەرناوی بە گرێبەز بە هەمیشەیی بوون بۆ 16 ساڵە 10 ساڵە 9 ساڵە وانە بێژە 10 ساڵیش ببتە گرێبەست هیچ سەقفێکی زەمەنی نییە ئێمە ئێستا ببینە گرێبەست ئایا ئەوجا لە بۆ سەقفێکی زەمەنی ئەم بکاتە گرێبەست دوای هەمیشەی نەخێر یەکسەر ڕاستە و خۆ ڕاستە و بەس یەک دقا ڕاستە و خۆ هەمیشەی بۆ چونکە دەردی ئێمە تەنها بە هەمیشەی بوونە کاگڕان ناڵی تۆ خەڵکە قسە نەکەن کاگڕان دەبێت ئێمە بەڕاستی پینۆپەڕۆی وانە بێژ حەل نییە بۆ حکومت خۆی زەرێتی بەم پینۆپەڕۆی ساڵانەیە زەرێتی بەردەوام گرفتەکان زیاتر ئەکا بەردەوام ئەم وانە بێژە بۆی نێ بخوێنێ بۆی نێ مناڵی بێ بۆی نێ سەفەرکە بۆی نێ نەخۆشیشکەوێ هیچ کەواتە بەڵام ئەگە ئەم حکومەتە بە جورئەتەوە عملیاتی هەمی شێشەیە بکە جیاوازی امتیازی وانە بێژ لەگەڵ گرێبەست هیچی نییە هیچ هەر یەک شتە بەس ناوەکەیە گۆڕە حکومت هەنگاوێ بەهاوێ بۆ دامەزراندنی ئەم فەرقی زۆرە مامۆستا فەرقەکە یەک مستحقاتی مالی زیاترە دوو هەموو ساڵێ 400 دەبتە 500 معادیش 50000 دەستە هەرە زۆرەکەیان هەر عیبێ گرێبەستێک هەموو ساڵێ نوێ دەبێتەوە و بن نەتیجەش دەبێتە هەمیشەیی زویان درەنگ دەبێت هەمیشەی بڵێ سەقفێکی زەمەنی دەتوانی لێرە باشە پرسیارێک ئەم ڕاستە ئەمە حەقێکی کەمە و ئێمە پێ ڕازینین شاسی زیاترم بەس ئەو هەموو هەزاران کەسەی دەرچووە چانسی ئەوەشی وەرنەگرتووە وانە بێژ بێ بۆ ئەوان چ دەڵێ ئەوە حکوومەتە وای کردووە وا لێ بێ ئێمەینە یعنی ئەوەش دەخەیتە ئەوسارێکی تر بەس لێم نیگەران نەبن و بە ئەوەی لە قەڵەم نەدەن کاکە ئەم چانسەی ئێوەی بەڕێز بەوانە بێژی وەرتان گرتووە ئەگەر هەمیشەیی بە هەموو وەرتان نەدەگرت دەزانی بۆ سیاحی تایە ئەلکترۆنیکایە ئەمانە بە هیچ مەرجێک نابنە مامۆستا بەڵام وەزارەتی پەروەردە وەکو عەدالەتێکی ئیجتیماعی هەوڵی داوە خەڵک شتێکی کەمیش بێ لە ڕێی وەزارەتەوە پێی بگە و کێشەی ئێمەش کاریگەری لەسەر خۆپیشاندان نەکەین لە بەردەمەنها بە دامەزراندن پەروەردە بازی فلیمان و خێر و سەدەقە بەڕێوە نه بەڵام کاکە پەروەردەش خوێندنەوەی هەیە بۆ وەزعی ئیجتیماعی ئەو خوێندنەوە 30 ساڵە تەواو نەبوو کاکی من فەرموو برای من مامۆستای من کاگڕنج من دەمێ پرسیار لە جەنابەت کەم باشە بۆ لایەنی معنی کە ئەوان خاوەنی بڕیارن لەو بەرنامێنین چۆن مامۆستا گەورە ڕایۆژکاری جەنابی وەزیرە و لە هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزارەتە هەیە باشە کە گەورە ڕایۆژکارە و جەنابەت وەکو بەرپرس و خاوەن بڕیار داوەتت کردو بۆ بەرنامەکە من لێرەوە داوای لێ دەکەم با سەقفێکی زەمەنی بۆ داواکاریەکانی مە دیاریکە ئەتوانێ نەخێر ناتوانێ من ڕەنگە من ڕاستە بەرپرسم لە وەزارەتی پەروەردە وەک جەنابیان فەرمووی ئاگاداری وردەکاری هەموو شتەکانم بەڵام من هیچ کەسێک ڕەنگە لە ناو حکوومەتی ناتوانێت بەڵام یەکشت دەتوانم بڵێم ئەگەر شایستە داراییەکانی حکوومەتی هەرێم لە بەغدا دابین کران وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران ڕێک کەوتون لەسەر ئەوەی کێشەی وانە بێژان بە بمبڕی چارەسەر بکرێت فەرموو خوشکە اسم هەیە لە بۆ جەنابەت طبعا بابی مامی منی
با پیرمی هەرچێبی گرنگەوەی ڕۆحت گەنجە واتە دڵسۆزی لە کارەکەت ببوورە کاگڕنج سوپاسی بەڕێزت دەکەم سوپاسی ئەو بەرنامە جوانت دەکەم هیوای سەرکەوتنت لە بۆ دەخوازم ئەمە وجودمان لێرە یەکە بە یەکەمان باشە وجودی مە لێرە ڕێگە چارەسەرە ئەگەر بێت و لێرە جەنابەت کە تو دڵسۆزی لە کارەکەت دەبی ئیشەکانت جێبەجێ بکرێ لە بۆ نمونە تۆ لەسەر مێز و کورسیەک دانیشتووی ڕاوێژکارێکی خۆشەویستیم هەیە لە بۆت لەسەرتە تۆ دڵسۆز بی کە دڵسۆزی بۆ ئیشەکەت کتێبێکە ڕەفعی دەکەی لە بۆ جێبەجێ نابی تۆ عاجز دەبی لە دڵەوە لەبەرەوەی لەگەڵ ڕێزم حسابت بۆ ناکرێ کە حسابت لە بۆ نەکرێ ضرورە دەست لە کار بچێشیەوە ئێوایە ئێمەش ضرورین بەڕاستی ئیشەکەمان لە بۆ جێبەجێ نەکرێ دەست لە کار دەچێشینەوە جەنابەت کاگڕەنج تۆ دڵسۆزی لە ئیشەکەت وەکو ئەوەی کە لە بەرنامەکە تەوێ زۆر بەڕاستگۆیانە زۆر یعنی بەڕاشکاوانە هەر مۆزوعێک کێشەک هەبێتەوەی لێرە چارەسەرکەی من پێم باشە لە ئێستادا هەمومان یەک بڕیار بدەین یەک قسە بدەین هەر هەمومان حتى تەنانەت جەنابی وەزیر دکتۆر ئالان ڕێزم هەیە لە بۆی من دڵنیام زۆر هەوڵیدایە زۆر هەوڵیدایە هەموو کات ڕێزم هەیە لە بۆی بەڕاستی من دەتوانم بڵێم ئیشەکانی ئەو ئیشانێک کە دەیەوێت جێبەجێ بکا و بڕیاری لەسەر بدرێ ئیشەکان جێبەجێ نابی لۆ لەبەر چ کە جێبەجێ نابی مجبورین هەر هەمومان دەست لە کار بچێشینەوە بەدەست لە کار کێشانەوەیم چارەسەر بێ کێشەی وانە بێژان لەو منبەرەوە ئێستا لێرەوە ڕای دەگەین جەنابی ڕاوێژکار من دڵنیام لێرە ئەگەر تۆ دەست لە کار بچێشیتەوە دکتۆر ئالان دەست لە کار بچێشتەوە من دڵنیام لەگەڵ ڕێزم من دڵنیام هەموو ئیشەک جێبەجێ دەکرێت بەڵام من لێرە خۆم بێدەنکەم جەنابەت خۆت بێدەنکە ئەوی دیکە خۆی بێدەنکە هەزار مەشاکلی دیکە دێتە سەری من بەڕاستی ئامادە نەبووم لێرە قسە بکەم حەزم دەکرد زیاتر گوێ بگرم پێویستیش ئەگەر شایستەدارایی حکومت نیکە ئەو وەختە ڕێگەی ترمانێ والله قسەکردن چیە لێرە باسی احتیاجاتی کرد بۆ دیارە ئێمە زیادەین من سەیری هەندێ مەکتەبی ئەهلی دەکەم مەکتەبە ئەهلیەکان وەکو نمونە پێشوەخت تەدریبت دەدەنێ کە تۆ بێی لەوێ ئیش بکەی پێت دەڵێن من نزیکەی لە 2001ەوە ئەو مەکتەبەم دامەزراندووە تا 2003 نزیکەی 2000 قسوور مامۆستامان هەیە باشە ئەی ئێمە زیاتر ناتوانم قسە بکەم کە ئێرم گەرم دادێ ئێرەشم گەرم دادێ لەبەرەوەی داوای حەقی خۆم دەکەم داوای حەقی هەر هەموومان بەڕاستی ئێوەش غەدرتان لێ دەکرێ ئێوەش وەکو بەکار هاتوو لەگەڵ ڕێزم یعنی باشەکە نەستەوە ناو مۆزوعی حیزبایەتی نەچێتە ناو مۆزوعی شتی دیکە و دژ و دژایەتی من دەترسم قسە بکەم وڵی ئەوە ناتوانم بیکەم وڵە نازانم چ بەرنامەکە دیارە و ڕوونە و ئاشکرایە دەما منش تۆزێ بە ئازادانە قسە بکەم داوای حەقی خۆم بکەم داوای حەقی گەنج بکەم فەقیر هەژار من نازانم من ئێستا گەر کچی تۆ بم باشە من سەیرەوە ناکەم دڵم تەمەنت گەورەیە مستحیل ئەسڵەن ئەوانەی کە گەنجیان لە ڕووی تەمەن گەورەم بەڵام ڕوحیان گەنجە بەڵام لە حەقیقەتدا چێ لێرە ڕوحی پیر بووە تکایە دەستی خۆتان بڵندکەن چێ لێرە بێ ئومێدە چ بەو گەنجانە دەڵێ ئەگەر ئەو گەنجا وجودی نەبی لێرە لە بۆ خزمەتکردنی وڵاتەکەی بەتەمایە چی ئەو وڵاتە بەڕێوە ببا ئەو وڵاتە تا چەند سەرکەوتوو دەبێت لە ژیانی بە چ خۆت دەسەڵمێنی کە دەوڵەتی بە چ خۆت دەسەڵمێنی کە سەرکەوتووی لە ژیانت سوپاس سپاس خوشکە بەخێر قسەی کۆتاییتان مامەستا ئەبێ ئەمە کێشەی وانە بێ وەکو کێشەی ئەوان بە تەنها سەیر نەکەین کێشەی پەروەردەیە بوونی وانە بێژ بەو مۆقەتیە و بەو پینە و پەڕۆی بەڕاستی زەرەری گەوری بە پرۆسی پەروەردە ئەمە یەک دوو وەزارەت بەڕاستی بە تەنها بە پرس نییە من حکوومەت و سەرۆکاتی حکوومەت بە پرسەزانم ئەبێ بەڕاستی ئەوان بێن گوێ لە وەزارەت گرن و جۆڵ وانە بێژانە گرن و ئەنجومەنی وەزیران بەڕاستی بڕیاری یەکلاکەرەوە بۆ دامەزراندنی وانە بێژان بات مامۆستای خۆشەویست ئەو کێشەی کە ئێستا هەیە ئەو کێشەی ئێستا هەیە لە 2014 دەستی پێکردو ئەگەر 2014 چارەسەر بکرایە نەئەگەشت بە ئەمڕۆ و ئەگەر ئەمڕۆ چارەسەر بکرێ باشترە لەوەی کە لە سبەی نایە بکرێ بۆیە هەرچی زووە پێویستە بە پێی پێویستی هەنگاو بە هەنگاو کار بکرێ بۆی کە ئەم بەڕێزانە ئەم گەنجانە بە فەرمی بچنە ناوەندەکانی خوێندنەوە و بە فەرمی بتوان خزمەت بە مناڵی کورد بکەن بۆ ئایندەی میلەتەکە مامۆستاجان وڵا ئەوان تەرەفێنین و ئێمە تەرەفێبین ئێمەشە لەگەڵ ئێوەین هەر قسەکانی واکەین پێویستە حکوومەت یاریێمی کوردستان وەزارەتی پەروەردە بە زووترین کات ئێوە دابمەزرێنێ و ببن بە هەمیشەیی مامۆستا من بۆ سەرجەم لایەنی پەیوەندیدار ماڵ و حاڵت بۆ چییە گەر میلەتت لە زیلەت بژی تاجی سەر شۆڕی فەڕێ بدە تۆژ وەک ملت بژی قانع شاعری گەورە قانع
ئەو جە بۆیە هیوادارم وەزارەتی پەروەردە حکوومەت یاریمی کوردستان بەدەم داواکاری مامۆستایانی وانە بێژ بێ تەنها دامەزراندنی وەزیری پەروەردە بۆ پەڕی سەربەرزیەوە لە هەوڵدایە بۆتان لە هەوڵدایە بۆچی جارێکی ترکە لە هەوڵایە بۆتان و خۆت ئەڵەی لەگەڵمانایە شعرێکی ڕقی تەوجیهەکەی کە عاجز ببێ چەندە دڵی گەورەی عاجز ناوێدەی یەک دەقە کاتم نەماوە حەز دەکەم یعنی مەجبورمان نەکەن ئێمە بایکۆت و خۆپیشاندان بکەین لە بەردەم ئەنجومەنی وەزیران بڕیاری دامەزراندن و بامیشەی مامۆستایانی وانە بێژ نەدرێ ئێمە خۆپیشاندان لە بەردەم ئەنجومەنی وەزیران تاوەکو دەگاتە خێماڵدان تاوەکو بایکۆتیش دەکەین ئەگەر بەدەم داواکاریمان نێ مامەستا بورهان من تۆ لەم بەرنامەی مناو شانسە نەبوو بڵێ بۆ لەبەری من ئەزانم کە تۆ چەند پەرۆشی حاڵی ئەوانی و لە کۆبوونەوەکانە ئەوەی کە من بۆ بە دوواداچوونی بەرنامەکانم ئەیکەم بەردەوام بە دەنگی بڵند مناقەشاکەی لەسەر مافی وانە بێژان لەسەر سەرپەرشتیاران وەنیا ئەمجا ئێستا ناتێگەیشتنێک هەیە ئەوان وازان تۆ لەگەڵ ئەوەنی تەعین بکردن لەبەرەوە قسەی کۆتایی ئێم بە بالعکس طبعا من تێگەیشتنی تەواوم هەیە بۆ داواکاری ئەوان مافیانە و ئێمە لە وەزارەتی پەروەردە نەک بە بەردەمی مێدیاکان لە ئەوەی کە ئەرکی خۆمانە لە ناو موەسساتی ڕەسمی ئەم شەڕەمان بۆیان کردووە و دەشکەین و هەنگاوی زۆریشمان بڕیوە نزیکیش ببووین لەوەی جێبەجێ بکرێ بەڵام ئەم بارودۆخەی کە بەدەرە لە ویستی هەر هەمومان لە عێراق هاتۆتە پێش ڕێگرە ئێستا هەوڵی بەردەوام هەنەگەرە و کێشانە حەل ببن بێگومان ئەولەویەتی وەزارەتی پەروەردە ئەوەیە ئێوەی بەڕێز دابمەزرێن و تەواوی شایستەکانتان وەربگرن و هەموو ئەو خزمەتەی کردوتانە لە وەزارەتی پەروەردە زۆر بە گەورە و بە بەرزی دەنرخێنرێن بەڵام واقعێکێ دەبی تێگەیشتنمان هەبێ ئەوەی مامۆستا فەرمووی وەزارەت هەموو هەوڵی داوە بەڵام بابەت ئەوە نییە کە ئەنجومەنی وەزیران بە بێهۆنایەتە سەرخەت هەر دامەزرانێک ئەگەر پاڵپشتی دارایی نەبێ هیچ مانایەکی بۆ نابێ ئەم پاڵپشتە داراییە مامۆستا باز دەکەم مامۆستا عەلی حەقیەتی دەڵێ پارە بۆ شتی تر هەیە کاکە ئەم سادەترین خزمەت گوزاری تا بەردەوام دەبێت دەبێ هەندێک شت هەر سەرف بکرێ بەڵام خۆتان دەزانم پارەی موچە بە حەد کاکە بندیواریش ڕێگە چارەی زۆری بۆ کراوە ڕێلێ گیراوە کەم کراوەتەوە کاکە کێشەکانی ئەم وڵاتە زۆر گەورن زۆر گەورە نابوو مناڵی هەبوو ئەنجامی زۆر گەورەشمان هەن شتی دڵخۆشکەری زۆر گەورەش هەن وێنەکە ئەوەندە تراژیدی نییە ئەوەی کە باز دەکرێت ڕاستە ئەمانە معاناتیان هەنا بەڵام ئومێدیش زۆرە من ئەو یعنی ئەو دەسەڵاتم نییە لێرە و سەقفە زەمەنیە ڕابگەینم بەڵام لە کەمترین دەرفەت ئێمە دەیقۆزینەوە بۆ ئەوەی چارەسەری بکەین لەبەر چی پێشەوان ئێمە ئیسفادەی زیاتر دەکەین من ئەرکی زیاتریان پێدەسپێرم تەدریبیان پێ دەکەم دەیان بەما و شوێنانەی کە ئەرکی زیاتریان پێدەسپێرمەگە شایستەی زیاتریان بدەن زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەکتان وانە بێژانی خۆشەویست سڵاو ڕێزمان بۆ جەنابتان هەیە مامۆستایانی بەڕێز هیوادارم ئەوەی کە کاکبوران فەرمووی بە زووترین کات تەنگژە و کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بڕەوێتەوە و ئینشاءڵڵا بەعاقیبەت بە قازانجیەوە بشکێتەوە و ئینشاءڵڵا هەموو شتێک لە ئاستی چاوەڕوانەکانی ئەوەدا بێ کاتێکی خۆشتان هەبێت و خۆحافیزتان بێ خوا ئاگای لە هەموو لایەک بێت بەخێر بن سەر چاوم